السلام عليكم ورحمة الله وبركاته. أفدم باش صلاة خدای مظن و دلوان و بن هر جهه که این لبن و پاشی و بخیر و برکت و صحت بد. سر ساعت ایکل باشور کردستان و ایدیش کردستان 24 دمه پیشکش کردن برنامه پاشی و ما افشوجی و ده حس کرد پاشی و 15 بد. ایدی نیوک جوه هیوا پیروز و دیار زی در باز بو. نیوک خودی جیل برمه. ایدی مزگینیش بویان کسا اوین کوشیان دپاز آنکو 14 روزن در بازبوی دا در نیو کاوه مهی داشتن کاری که اصابه کن و خدای مازنش خورازی کن مزگینیش بویان کسا جبن حتی نو که کاری که مازن نکری او چین دپاز روزن بیت یانجی 16 روزن بیت او کاری که اصاب کن ایدی هم خداش وانا راضی بد هم جی بندن خدایش وانا راضی بن و جیان کا خوشی در باز کن ول روزا داویه جی بسنت ناوا بهشت بریندا ولی تماشاون هجا خدا حس کت امی ابروکه دست برنامه کینو بابت می ابروکه خدا حس کرد یه توری آینی ده پیوندین جواکی آنکو پیوندین نوا کمالگه بتای بتیجیت نوا خزانه دکا چه هی و رمضان پیروز بته اگر اکش بوی حس کرنا پیوندین نوا کمالگه دا بتای بتیجی پیوندین نوا خزانه دا و خزمو کسو کار ایدی وکیا دیار تشتهری دیار نوا هی و رمضان دا سردان کرنا هفدو جالی خزمو کسو کارم و بتای بتیجی دما فتاری و دما پاشی و گلک سردان کرنا هفدو کن ان شاء الله سردان کرنا جی بخيرج بويوان همي كسبه تحساب كرنو إشلاف بيوندي جي بردان بتهتاب إدي بشتي رمضان ديال جيوانا بردان كر ده حس كتابه بابت ما أفشفه بتو بابت كي جرينج جي بوي تواري تندرسي مهل بجارتي أو جي نخوشين دلي بتويبتي جي نشترجريا أستريكو قال لك نخوش توش بني تاخذ سلامتي بو هر نخوشه كي توشيوان نخوشيا بإشلاف زيترين دم إدي باشتر لبن تندرسي وانا تماشاون هجا إدي دسبك برنامج سلاوكو تايبت جبي أفكار ما روان بیزاری کوچ اگر ایرشکا تروریستان دنوا کو او مجیلی کاری روزنامه‌گری بون جبوی بلاف کردن دیمن شر تایبتیجی د اپراسیون نوا سوریه دا او جوی اگر ایدی بریندار بوله نکته تندرستی و گلک باشه هم داخل سلامتی بو افکار ما و گل روزنامه وانندجی کو گل دا بریندار بود ولی تماشا ونجا دست پیکیجی ام ده برف روزاوای کردستان و بشین تایبتیجی لکمپا عین عیسی کو جواتا سیویلیا رقای نوا هی و رمضان پیروز داب تایبت جبوی و کمپی خارنگه هکا تایبت جبوی فتاران ایدی وکریت نوا خارنگهش دا خارن پیشکشی روزیگران گشتی تایبتی جی روزیگران گشتی جبوی آورند نوا کمپا عین عیسی دا تی پیشکش کردن ایدی آورند نوا کمپیش دا گلک دل خوشن جبوی و پنگاوی و ایویا بردامی جیل سر آری کاریان ددونو برف کمپا عین عیسی پاشی بردام که هنجی بردام گل مداو به بنای ماه رمضان انجمن سیویلیا بازار رقایه خارنگه هک تایبت یا فتاران بو پنابرن رقایه د کامپا این ایسادا وکرن و روزانه دانک خارن بو 95 مالباتن پنابر پیشکش دکن حاليا عم نسوي وجبة الفطور امنها خوارن افطار چیدکن ام هول ددن پیشگیریا کس او کاری خوب کن جدس پیکار و جیوا خوارن افطار خوارن که گلکی حسانه ام دخوازن هر کسک پیشگیریا ویبکه بنحاول انه يدعمونها حفده کارمند جه پنابرن رقایه ده خارنگه دا دخبتن جبلی اندامن انجمانه کو سرپرشتیا و خارنگه دکن هر وها روزانه خیرخوازک جه حریم خارن جه خارنگه را پیشکش دکه ملت یاردمی فره یاردمی مج کوبانی داتج گند عین عیسیتن ملتی رقیت یعنی شیوخ عشارانتن گشکی یاردم دکن و آخوشد مسئله دا انه گشکی یعنی مسئله ذاتیه منظمات حیانها تشتک ندانه لهما ملت وقت دوین دگرن هفته هر کس دوی هیرو دورا من اتخوارنه دا اتخوازم به وی ملتی را یاردم کم کامپا ان ایسا کل باکور رقایه به 5 کیلومتری دکوه لدسپیکا اپراسیون هر سافرات وجبوی پیشوازی کرنا پنابران هاتا وکرن ریوبریا کامپه ددن زانین کجبلی خیرخوازن حریمه تسازی دوه چارچوه ده آلیکاری پیشکش ناکن رضوان بیزار کردستان 24 کامپا ان ایسا واسوشی پنگاوکا باش جالیه جواتا سیویلیا رقای هیویدارین اف آلیکاری کردن هنب جبوی آورین تایبتی گشتی جین سوریه تایبتی جین رقای بردام کنده که ایدی جیانوان برف باشتر بینی و جیانکا آسایی و در باز بود ولی تماشاوان هجان هم خود حس کت وکیل دسپیکا برنامه مگوتی بابت می افروکه یعنی وکیب عربیت بشن صلت رحم گشتی جی
پەیوەندیان کۆمەڵاتی تایبەتیژیتنەوە خێزانێدا تەیڤ ڕەمەزانە پیرۆزدا ئەم چاوە سەردەریە دیار خێزانان خۆ بکەین دایک و باب خشک و برا زەڵام دیال خێزانە خۆ ئیدی ژن گەل هەڤژینێ خۆ چاوە بێت خودە حەز کرد ئەڤە دێ بابەتێ مەبت و هەمژ ئاینێ ئیسلام و پیرۆز دا هەمژ ئالیە کۆمەلگا کوردی کە چاوە سەحتکردنەوی بابەتیژ وی بابەتیژی خودە حەز کرد دکتۆر مەغدید کەریم هەموو تارخین و هەمیش مامۆستای زانکۆ لەگەڵمان دەبێت دکتۆر گیان زۆر بەخێر بێ و ڕەمەزانتان پیرۆز و ڕۆژ و نوێژتان قبوڵ. سپاسانەکەم دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم و سپاس بۆ ئەو دەرفەتە خوای گەورە مۆفەقتان کات. سپاسخێتە دکتۆر با بچینە ناو بابەتەکە بەڵام دەمەوێت زیاتر لە ڕووی دەقە ئاینیە پیرۆزەکان بە تایبەتیش فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و ئاەتەکانی قورئانی پیرۆز چون باسی ئەم وشەیە کراوە سیلەت ڕەحم و بەگشتیش پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە ناو خێزاندا بە تایبەتیش. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه پێشەکی داواکارم لە خوای گەورە ئەو مانگە پیرۆزەی ڕەمەزان بجێڕی بە مانجی خێر و بەرەکەت و ڕەحمەت و مەغفرەت لە بۆ میلەتەکەمان لە بۆ وڵاتەکەمان بەگشتی لە بۆ گشت مسلمانان لە دنیا بەگشتی و لێرە سەڵا و ڕێز ئەنێرم بۆ برا پێشمەرگەکانمان لە بەرەکانی جەنگ خوای گەورە موفەقیان بکات سەرکەوتویان بکە ئینشاءالله. دیارە بەڕاستی سیلەی ڕەحم یەکێکە لە چەمکە هەرە گرنگ و گەورە و پیرۆزەکان کە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر گرنگی پێدایە و زۆر بە مهم باسی کردی خوای گەورە لە قورئان کە دەفەرمی إن الذين يقطعون ما أمر الله به أن يوصل ويفسدون في الأرض أولئك هم الخاسرون أو كساني أو سيلي رحمو بيكو الجيان وتيكلبوني دبسرينن جوي بينادن قطعي دكن أوانا خواي قورا بخسارة من نايو بردين لو آيات بيروزي وبراستي أقلتو اللي ربسترات شو بويك ويفسدون في الأرض طبعا فسادش بلا كخوي كسيلي رحمة قطع كرت بشي دوا مش فساد دس بيرك فساد يعني تي يعني قندلي بواري قلق زورا أوش هر بشيش لقندلي كإنسان لقد دايكو باوشي باش نبي لقد براو خشي باش نبي لقد خيزان ومالي باش نبي لقد زيران ودوروبري باش نبي لقد هاون اجتماعي يعني خوي باش نبي أوش هر بشيش ترلس إلى رحم أجر أواني بتسراند ئەو کەسە لە چیە لەو کەسانەیە کە خەسارەت مندا بەڕاستی لۆ لەبەر ئەوەی بەڕاستی ژیانی کۆمەلگا پێکەوە ژیانی خەڵک خێزان کە بەڕاستی زۆر گرینگە لە ئاینی پیرۆزی ئیسلام و ئاینی پیرۆزی ئیسلامیش زۆر بایەخی پێدایە ئەگەر ئێمە ئەو ڕێنمایی و فەرمان و ڕەفتارە پیرۆزانەی کە خوای گەورە فەرمانی پێکردین جێبەجێ نەکەین ئەو شیرازە جوان و پتەوەی کۆمەلگا ئەپسرێت کە پچرا فەساد دروست ئەبێ کە پچرا بێڕەحمی دروست ئەبێ کە پچرا کێشە و گرفت دروست ئەبێ کە پچرا یعنی چەندین شتی تر دروست ئەبێ بۆیە خوای گەورە ئەو جۆرە کەسانەی بەچێ ناوزەرد کردوونە بە خەسارەتمەند ینی کەسانێکن فەرمانی خۆیان پێشێل کردیە کەسانێکن خەسارەتمەند هەم لە دنیا هەم لە ئاخیرەتش و لە دوا ڕۆژیش بەڵێ بە تاکید لەبەرچی لەبەر وەکو باسم کرد کۆمەلگەی ئینسانیەت لە ڕۆی سایکۆلۆژیەوە لە ڕۆی سۆسیۆلۆژیەوە بەڕاستی پێکەوە ژیان زۆر گرینگە ناتوانی ئەو کۆمەلگەی ئینسانیەت و بەشەریەت بەردەوام بی ئەگەر ئەو پەیوەندیانە نەبیت هەر کاتێک ئەو پەیوەندیانە پچڕان کۆمەلگا نابێتە کۆمەلگایەکی مرۆڤایەتی بەڕاستی دەردەچی لە سیستەمی مرۆڤایەتی ئینجا لۆیە خوای گەورە لە چەندین جێگای تریش ئیشارەتی بەوەدایە ئینسانەکان ئەگەر لە ژێر فەرمانی خوا دەرچون ئولائیکە کەلئەنعامی بەل هوم ئەضەل خوای گەورە دەفەرمی ئەوانە لە ژیانی ئاژەڵی نزیک ئەبنەوە بەڵکو خراپتریشیان بەسەر دێت خراپتریش نەک یعنی خراپتریشیان بەسەر دێت بەتاکید دکتۆر ئەوە باسی پەیوەندیەکانی کۆمەلگایانیش سیلەت ڕەحم بە زیاتر بچینە ناوێ و قوڵتر بکەینەوە بابەتەکە زیاتر بچینە ناو خێزان چون باسی خێزان کراوە پەیوەندی لە ناو خێزان بە تایبەتیش لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم چون بووە یعنی ئەتا ئەگەر وەکو قودوە وەرگرین پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ناو ژیانیدا لە ناو خێزاندا بە تاکید پێغەمبەری خۆشەویستمان سەلامی خوای لەسەروی زۆر ئامۆژگاری خەڵک و موسڵمانانی کردیە بەچی یەکەم جار چاکەکردن لەگەر دایک دووەم جار لەگەر باوک
سێمزار لەگەر خێزان کە دەکا هاوسەر ئینجا لەگەر منداڵ ئینجا لەگەر کوڕ و کچ بەبێ جیاوازی ئەوانە هەموو ئامۆژگاری و نەسایح و فەرمایشتی جوانی پێغەمبەرن ساسەلم بۆ ئومەتەکەی ئەگەر لە دایکەوە پێدابین کە سەحابەیەک دێتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەلام پرسیاری لێ دەکا لەگەڵ چێ چاکە بکەم پێغەمبەر دەفەرمی مع ئومیک دیسان دووبارە دەکاتەوە هەر دەڵێ مع ئومیک دیسان داوای سێم جاریش داوا لە پێغەمبەری خوا دەکات چ بکەم هەر دەرێ مع ئومیک ئەخیر جار دەرێ لەگەڵ باوکت لەبەرچی لەبەر ئەوەی دایک بەڕاستی هۆکاری هێنانە دنیای ئەو منداڵەیە ئینجا هەڵگرتنی لە سجی و دوایی کە دەبیت و دوایی کە بەخێوی دەکەوت دوایی کە شیری پێدەدە و دوایی حتا گەورەش دەبی حتا دەشمەری دایک هەر لەگەڵ مناڵەکەیدا ئینجا باوکیش بامان شێوە ئینجا دوای ئەوە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بی ئەفەرمێ ئستەوسوا بالنساء خەیرا ئافرەتان بەگشتی حتا ئەو فەرمودەیە کە ئیمامی بوخاری ڕیواەتی دەکا لە حەجەت الوداع کە دوایین حەجی پێغەمبەر بۆ سەڵ سەلەم فەرمایشتی چییە ئامۆژگاری و نەسیحەتی چییە کە ئەو هەموو خەڵکە کۆبوویتەوە سەحابەکان دەڵێ ئستەوسوا بالنساء خەیرا وەسیەت و ئامۆژگاری و نەسیحەتی من ئەوەیە کە زۆر باش بن لەگەڵ ئافرەتان لە بەشی دووەمی دەفەرمێ خەیڕکم خەیڕکم لئەهلیه وأنا خەیڕکم لئەهلی باشترینی ئێوە چاکترینی ئێوە ئەو کەسانن کەوا لەگەر خێزانەکەی خۆیان کە دەکا هاوسەری کە دەکا مناڵەکانی باشە ئەمنیش لە هەمووتان باشترم و لە هەمووشتان لەگەر خێزانەکانم باشترم ئەوانە هەمووی چین هەمووی فەرمایشتی جوانی پێغەمبەرن سەڵ سەلەم کە بەڕاستی پێویستە کۆمەلگای مرۆڤایەتی لە هەمبەر ئەم فەرموودە پیرۆزانە دیراسە و توێژینەوەی زۆر گەورە بکەن لە بواری کۆمەڵناسی لە بواری دەروونناسی چونکە بەڕاستی پێغەمبەری خوا سەڵ سەلەم بایەخێکی زۆر زۆری بە خێزاندایە هەر کۆمەلگایەک لەسەر ڕووی زەوی ئەگەر خێزانی تێدا بەرقەرار نەبوو ئەو کۆمەلگایەکی ناتەندروستە کۆمەلگایەکی سەرکەوتوو نییە کۆمەلگایە کە پڕە لە ئێش و ئازار و کێشە و گرفت و ناخۆشی تەماشاکەین کۆمەلگایەک ئەگەر تەکنەلۆژیاشی تێدا نەبی ئەگەر هەموو ئەو بوارە پێشکەوتووەی سەردەمیشی تێدا نەبی بەڵام بواری خێزانداری زۆر زۆر تێدا سەرکەوتوبی ئەو کۆمەلگایەکی زۆر ئارامە کۆمەلگایەکی زۆر زۆر بەختەوەرە کۆمەلگایەکی زۆر زۆر تەندروستە بەڕاستی لەبەرچی لەبەر ئەوەی ئەگەر تەماشا بکەین ئەو گەنجانەی کە تووشی سەرکێشی دەبن کە تووشی کێشە و گرفت دەبن لە ناو کۆمەلگا ئاژاوە لە بۆ دام و دەستگای ئاسایش و شورتە و پۆلیس دەنێنەوە زۆربەی ئەو گەنجانن کەوا مەحرومن لە سۆزی دایک لە سۆزی باوک لەسەر پەرشتی باوک و دایک لەسەر پەرشتی کەسانی نزیک لەسەر بەگشتی دوورن لە خێزان بەڵێ دوورن لە خێزان ئەسڵەن ژیانی خێزانیان لەوانەیە هەر نەدیتبی یعنی بەگشتی ئێمە دەبی باز لەوە بکەین بۆ ئەوەی کۆمەلگایەکی تەندروست بێ کێشەمان هەبی دەبی پەیوەندی کۆمەڵاتی زۆر پتە بێت هەم لە خێزانی هەمی لەگەڵ کۆمەڵگا ئەگەر ببینین پەیوەندی خێزانی و کۆمەڵایەتی زۆر بەهێزە کۆمەلگا زۆر زۆر دامەزراوە چونکە ئەو گەنجەی کە لە ژێر سایەی سۆزی دایک و باوشی پەروەردابی لە ژێر سایەی مام و خاڵ و ئامۆزا و دۆست و برادەر و خزمان پێ ئەگا گەنجێکی زۆر چاوگەش و زۆر لێ هاتوو زۆر خزمەت گوزار و زۆر مؤدەب و زۆر ڕێک و پێکە ئەمە ئەوەی دوورە لەو سەرپەرشتیاریە جوانە تەماشا ئەەکەین ناڵێم خوا نەخواسە ئەو گەنجە خراپە بەڵام لەوانەیە لە ڕووی دەرونیەوە ئەو گەنجە دەرونی شکا بێت لە ڕووی بواری تەندروستی و نەفسیەوە ئەو گەنجە بەو شێوەیە نەبی وەکو ئەوەکەی تر ئینجا لە کوڕیش و لە کچ زۆر زۆر پێویستە ئێمە بایەخ بەڕاستی حتا ئەمە بەشێکیشی بۆ ئەرچی سەر حکوومەتە بەڕاستی سەر وەزارەتی کار و باری کۆمەڵایەتی ئەو زۆرەشتانن کە پەیوەندی یعنی سەر لە نوو جارێکی تر ئەم خزمایەتی و دۆسایەتی و خێزانداریە نوێ بکرێتەوە بەڕاستی ژۆک و پێشتر نەمە ئێستا لە ناو لە زۆر بوار شکستی هێنایە بەڵام ئەوەش وەکو هۆکاری زۆرە تەبان و ئەرچی مامۆستایانی ئاینیشە بە حەقیقەت لە خوتبەکانی جومعەیان زۆر بایەخ بەو بوارە بدەن چونکە بە حەقیقەت پیاوی وا هەیە لەگەڵ ڕێزم بۆی کە ئەگەڕێتەوە ماڵی خۆی وەکو بڵێن چی وەکو کەسێک کە ئەسڵن حەز بە ئازار و ئەشکەنجە و
ناخۆشی خێزانەکەی نەکە لە ماڵ منداڵەکانی نەکە لە ماڵ زۆر بە تووڕەیی زۆر بە ئوسوبێکی ناڕێک و یعنی نابێت لە ناو خێزان یعنی لە ناو خێزان بوون هەیە بەڵام دوورە لە ژیانی زۆر دوورە لە ناو ژیانی کۆمەڵایەتی لە ژیانی خۆشگوزەرانی لە ژیانی پێکەنین چەندی جار خەڵک هەیە پەیوەندی پێوە کردیمە داوای ئەوەی لێ کردیمەکەوە ئامۆژگاری و نەسیحەت لە وتارەکانی هەینی لەو زۆرە باوکانە بکەین کە لەگەڵ خێزانەکانیان باش نین یان خاڵێکی تر کە زۆر گرینگە جیاوازی زۆر ئەکەن لە بینی کوڕان و کوسان ئەوە زۆر خەتەرە دکتوری بەڕاستی شەڵا دەینە سەر ئەو هەموو بابەتە بە تایبەتیش مەسەن پەیوەندی نێوان پیا و هاوسەرەکەی ژن و زۆر هاوسەرەکەی بەڕاستی چوون ئەوانە لە نێوان ئەرک و مافدا دوکتور بە بینەوە سەر مانگی ڕەمەزانی پیرۆز چون بتوانین ئەم مانگە پیرۆزە کە ئیتر وا خەریکە پازە ڕۆژی تێپەر دەبێت پازە ڕۆژی دیکەژمان شەڵا لە پێشە چون بکەینە قوتابخانەیەک بۆ زیاتر قۆڵکردنی پەیوەندی لە نێوان ئەندامانی خێزان و کۆمەلگاش بەگشتی چکە هەندێک شتی وا دیارە بە تایبەت لە ناو کۆمەلگای کوردی زۆ زوو سەردانی یەکتر دەکەن بە تایبەت لە ناو مانگی ڕەمەزان بەڕاستی لێرە من پێم خۆشە خوشکان و برایانی خۆشەویستم ئاگدار بکەمەوە کە مانجی پیرۆزی ڕەمەزان لە زۆربەی ماڵەکان بەگشتی کەم وایە شەوان دەنون هەتا پاشێو دەکەن ئەم کاتە نازار و کاتە بەڕێزە و کاتە بەپێزە زۆر گرینگە ئێمە هەوڵ بدەین بەشتی بەسوود بەسەری بەرین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لە فەرمودەیە کە ئیمامی بوخاری مسلم ڕوایەتی ئەکەن لا يدخل الجنة قاطع ناچێتە بەهشت ئەو کەسەی کە سلێ ڕەحم بپچڕێنیت ئەگەر ئێمە لەو مانگە پیرۆزەی ڕەمەزان سەردانی دایکمان سەردانی باوکمان سەردانی خوشکمان برامان جیرانەکانمان نزیکەکانمان خزمەکانمان تێیدا نەکەین بەڕاستی ئەو کاتە جوانەمان لەدەست ئەچێ اینجا زۆر زۆر پێویستە هەوڵ بدەین بە تایبەت لە مانجی پیرۆزی ڕەمەزان تەبان حەزەکەم لێرە ئەوەش بە خوشک و برانی خۆشەویستم بڵێم هەر چاکەیەک هەر عیبادەتێک هەر خواپەرستیەک هەر کارێکی خێر لەو مانگە بەدەیان و سەدان قات خوای گەورە بە ئەجر و پاداش ئەینووسیت اینجا لە قورئان خوێندن لە شەو نوێژکردن لە تەراویحکردن لە سەردانی خزم و دۆست و نزیک و جیران و برادەران دکتور سەردانیکردنی خزم جگە لەوەی کە پەیوەندی کۆمەڵاتی مەسلحەتی ئینسانەکانی شتێدا مەسەن زیاتر ئاگاداری یەکتر بن تەندروستیەکتر بە خێریش حساب دەکرێت لەلایەن زۆر زۆر لای خوای گەورە ئەجری تێدایە و لەوانەشە کە دەبینی دوو خزم سەردانی یەکتر دەکەن لەوانەیە بیرۆڕا بگۆڕنەوە لەسەر هەندێک کاروباری تیجاری لە سندوق کاروباری خزمەت گوزاری استفادە لە زۆر زۆر بوار لێک دەکەن اینجا خۆی بەڕاستی ئینسانی ئیماندار کە لە فەرمودەیەکی تر ئیمامی بوخاری و مسلم ڕوایەتی ئەکەن پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم عجبا لأمر المؤمن إن أمره كله له خير وليس ذلك لأحد إلا للمؤمن دەڵێ سەرم سوڕماوە لە کاروباری ئینسانی ئیماندار هەموو شتی هەر خەیرە هەموو شتی هەر چاکەیە هەموو شتی هەر باشەیە ئەوەش بۆ هەموو کەسێک نییە تەنها بۆ ئیماندارەکان لەبەرچی لەبەرەوەی کاتێک ئێستا بڵین بەڕێزت ئەمنت لەو بەرنمەیە داوات کردیە لەوانەیە من وەکو کەسێک هاتیمە بەرنامە پێشکەش دەکەم بەڵام لە هەمان کات پێشەچی بەڕێزت ئەجرت لەکرد خوا بۆ دەنووسێ ئەمن بە هەمان شێو ئەجرم بکەن خوا بۆ شڵستافی بەرنامەی هەمەیەدی کوردستان ئەوانەی کە جێمان لێ ڕاگرن ئەو ستافە بەڕێزەی کە ئێستا لێرە هەوڵە دەن لەگەرمان پەخشی ئەو بەرنامە ئەکەن و بۆ خەڵکی ئەگوازنەوە هەمویان ئەجریان پێگە جگە لەوە کە پێغەمبەری خوا سڵات و سەلامی خوای لەسەر بێت لە فەرمودەیەشتر ئەفەرمێ ابتسامەتک فی وجه ئەخیک صدقە کە دەبینم بەڕێزت بەرامبەر من دانیشی پێکەنی و ئەمیش بە هەمان شێوە لەگەڵت پێ دەکەم ئەوەش ئەجرێکی ترە ئەمن پێم دەگا بەرامبەر بە جەنابەت ئەتوو پێ دەگا بەرامبەر بە من تەماشات کردیە ئینجا کاتێک دوو خزم دوو نزیک دوو جیران دوو برادەر دوو دۆست دوو کەسی باش دەچن سەردانی یەکتر دەکەن لە مانجی پیرۆزی ڕەمەزان لەوانەیە بەنیازی سەردانەکە چووە بەڵام دەبینی خێرێکی تر خوای گەورە لەو سەردانە دروستیەکە ئەوە بۆ چێ ئەوە بۆ کاروباری ئینسانی مسلمانە ئینجا بۆی ئینسانی مسلمان پێویستە هەرچی خێر و چاکەیە قەت دەستی خۆی نەگریت بەردەوام بیکە بە تایبەتیش لەم مانگە پیرۆزە بە تایبەتیش لەو مانگە پیرۆزە زۆرترین ئەجر و پاداش کۆ بکاتەوە حەزەکەم خاڵێک لێرە بە بیرخۆم و بەڕێست و بینەرانیش بینمەوە برا خوشکانی بەڕێز مانجی پیرۆزی ڕەمەزان کە خوای گەورە دیاری کردی ئەو سی ڕۆژە کە ئێمە عیبادەتی لێرا بکەین حەقیقەتێک کە پێویستە ئێمە ڕای بگەینین ئینسانی ئیماندار لە ساڵێکی کامل
لە 12 مانگ مەرزنی هەمووی هەر عیبادەت بکات تەماشات کردیە و پێشی ناکرێ ناتوانین هەمووی بە ڕۆژی بین ناتوانین هەمووی نوێش بکەین ناتوانین متعاد بکەین بەڵام کە خوای گەورە مانگە چیلۆ تەخسیس کردینە بەڵێ دەتوانین هەموو زوهدی خۆمان چڕکەینەوە لەو مانگە لەگەر ئەو پەڕی ڕێزم لۆ مامۆسایانی ئاینی کە بەعضێکیان هاوشێوە و هاوشانی خۆمن کە برادەر و دۆست و نزیکی خۆمن کە زۆر جار گوێبیست ئەبین لە وتارەکانیان دەڵێن ئەی خەڵچینە ئەی مسلمانینە عیبادەت تەنها هەر لە مانجی ڕەمەزان نییە ئەمن ڕێزم بۆیان هەیە بەڕاستی عیبادەت زۆربەی لە مانجی ڕەمەزانە لە مانگەکانی تریش عیبادەت هەیە بەڵام خوای گەورە لۆ ئەو مانگەیدانایە لۆی ئێمە زۆرترین عیبادەتی تێدا بکەین کە لەوانەیە لە مانگەکانی تر نەتوانین ئەوها بکەین شەحنێکی تەواو لەم مانگەدا پێویستە وەربگرین زۆر هەیە لەو مانگە خێر و ڕەحمەت و بەرەکەتێکی زۆر هەیە خوای گەورە لەو مانگە تەخسیسی کردیە ئێمە هەوڵ بدەین زۆرترین ئەجر و پاداش لەو مانگە بەدەست بینین ئینجا بە ڕۆژی گرتن بە نوێژکردن بە تەراویحکردن سەدەقەکردن سەردانی یەکترکردن هاموشۆ یەکترکردن ئامۆژگاری و نەسیحەتی یەکترکردن هەموو ئەو شتانە لەو مانگە پێویستە زۆرترین ئەجر و پاداش ئینشاءالله بەدەست دکتور دووبارە دێمە سەر ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە دەفەرمووێ لا يدخل الجنة قاطع الرحم ئیتر لێرە نەیگوتیە بە چ هۆ کارێک ئەو سیلەی ڕەحمە پچڕاندیتی یانیش ئەو پەیوەندیە پچڕاندیتی بە گشتی باسی کردیە ئێستا بە تایبەتیش لەم سەردەمەدا مەسەن کێشەکان زۆرم لەسەر کێشەیەکی زۆر گسکە ئەمە لە یەکتری تۆڕە دەبین بە چ گوناحێکی گەورە لەسەرمان حساب دەکرێت تۆڕە بوون ببتە ئەگەر مەسەلەن دوای ئەو پەیوەندیە بپچڕێ بەڵێ پرسیارەکە زۆر جوانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکی تریش جوابی ئەومان ئەدات کە ئیمام موسلیم ڕیوایەتەکە دەفەرمێ لا ينبغي لمسلم أن يهجر أخاه فوق ثلاث درێ نەهاتووە بۆ ئینسانی ئیماندار لە سێ ڕۆژ تێپەڕی لە برای مسلمانی خۆی تۆڕە ببیت طبعا لێرە هیچ شێوەیەک ڕێی پێ نەدایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڵام لێرە طبعا دیارە کێشەکە زۆر بەسیتە شایەنی ئەوە نییە کەوا ئینسانی مسلمان لە برای خۆی تۆڕەبی لە هاو مسلمانی خۆی تۆڕەبی لە هاو نیشتیمانی خۆی تۆڕەبی تەماشات کردیە ئینجا دەڵێ کە سێ ڕۆژەکە تێپەڕی فەیعرض هذا فەیعرض هذا دەبی ئەو شتێک لە دڵی خۆی فڕێدا ئەو شتێک فڕێدا ئینجا پێکەوە کۆ ببنەوە دەرێ وەخەیروهما الذی یبدأ بالسلام پێغەمبەری خوا ئەوەی دەست پێ دەکات ئەو یەکەم جار شەیتان بەناڵەت ئەکە و ئەچێ دەست لە مری برای خۆی دەست پێشخەریەکە ئەو ئەجری لە هەمویان زیاترە ئینجا ئەگەر لێرە قەوسێکی گچکە لە بەڕێزت وەگرم هەندێک بێمەوە ناو باسی سیاست چونکە ئێستا ئێمە لە کات و ساتێکی تۆزێک هەستیار ئەژێن بەڕاستی پێویستە لەسەر هەموو حیزبە کوردستانیەکان کە ئەوانە ڕۆژێک لە ڕۆژان برای یەک بووینە پێکەوە لە شاخ بووینە پێکەوە لە شار بووینە پێکەوە لە بەغدا بووینە هیچ کێشەک نییە لە بینیان لەسەر هەندێک شتی بەسیت دڵیان لێکترێشە پێویستە بەڕاستی ئەو مانگە پیرۆزە هەمویان بیکەن بە دەرفەت ببنەوە برا جارێکی تر خزمەتی میلەتەکەی خۆیان بکەن بەیەکەوە هەمومان بەیەک دەنگەوە بەیەک ڕەنگەوە بەرەو دەنگدان و بەرەو ڕیفراندۆم و بەرەو سەربەخۆی کوردستان بڕۆیت ئەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی خەیروهما الذی یبدأ بالسلام باشترینی ئەو کەسانە چێن ئەو کەسەیەکەوە زووتر براکەی خۆی ئاش بکاتەوە یعنی ئەو ڕقەی لە ژێر پێی خۆی بنێ دەست پێشخەری خێری بکە کە ئەوەش بەڕاستی ئێستا من لێرە ڕووی پرسیارەکەم ئەخەمە بەڕێز کاک مەسعود بارزانی کە کەسێکی گەورەیە کەسێکی بەڕێزە سەرکردەی حیزبەکی زۆر گەورەیە لە کوردستان ئەبێ ئەو بەڕاستی خەڵک چاوەڕێیشتی زۆر گەورەی لێەکە ئەبێ ئەو پێشهر هەمویان دەست پێشخەری بکە ئومێدەوارین هەرواش بین دکتور بەردام دەبین لەسەر ئەم بابەتەکەی خۆمان دوای باسی ئاداب و ڕەوشتەکانی سەردانکردن یانیش پەیوەندی دەکەین بەڵام ئێستا دەچین لای هاوکارمان هوشمەند سادق کە بە شوەیەکی ڕاستەخوو لە هەولێرمان لەگەڵمان دەبی دوای دەگەڕێینەوە دکتور بەڵێ تەماشا بە نێژە شوەیەکی ڕاستەخوو بەرە فەفکەرێمە هوشمەند سادقی کوژ هەولێری دەدگەلمە دەبێت هوشمەند جان ئەم کاتت باش ئیدی بابەتەکەی خۆمان زیاتر باسی قۆڵکردنی پەیوەندی لە نێوان ئەندامانی خێزانە بە تایبەتیش لە مانگە ڕەمەزانی پیرۆزە و دەشزانم ئیدی ماوەیە کە سەردانی ماڵێت نەکردیوە لەبەر سەرخاڵ بوون بە ئیش و کار و ئیشی ڕۆژنامەگەری لە سەرەتا دەتوانی سڵاوێکی تایبەت بوو خێزان بنێری دوای دەست بە بابەتەکەی خۆت کە بزانی لە شوێنێکی و کۆمیرەش بیتە فەرمووشمە شوان سڵاو ڕێزم بۆ ئێوە و بۆ ماڵەوەی خۆشمان بەڵێوە دەزانین من بەردەوام لەبەر کارەکەم زۆر کەم دەگەڕێنەوە ماڵەوە ئەوش لەبەر کەوا داوام لێرە و ماڵەوەمان لە سنووری هەڵەبجە وەرامانە سەبار بە تەوەری ئەم ڕۆژمان ئێمە ئەم شۆمان لەگەڵ هێزەکانی پۆلیسە کە هێزەکانی پۆلیس
لە ماوەی ئەم چەند ڕۆژەی مانگی ڕەمەزان و پێشتریش بە شەو ڕۆژیان خستە سەرێک بوویکەوە ئەمنیەت و ئاسایشی لەگەڵ هاوکاری هێزەکانی ئاسایش و پۆلیس بتوانین ئەمنیەت و ئاسایشی هەولێر و شارەکان بپارێزن و من ئەم شەو لەگەڵیان دەبم بۆی کە بزانم لە ماوەی ئەم مانگەدا زیاتر قسانە سەر ئەم مانگەکەین چیان کردەوە چیەکەن بۆی کەەوە ئەم مانگە بەبێ کەمترین کێشەوە بە کەمترین حاڵەتی تونوتیشی بچێ بەڕێوە سەرداچمە لای کاک هۆگر گوتەبێژی پۆلیسی هەولێر کاک هۆگر ئەم کاتت باش ئەم ساڵ ئەم مانگی ڕەمەزان پازدەی ڕەمەز ڕۆشتووە کاروچەلەکانتان چی بووە ئایا بەراورد بە مانگی ڕەمەزانی پێشتر حادثە زۆر بووە تاوان زۆر بووە سەرتا دەستخۆشتان دەکەم بۆ دەرفەتەی بە ئێمەتان بەخشی وەکو هێزی پۆلیس ئێمە بتوانیمتان پلانێکی تۆکمەدا بنین لە شەوانی ڕەمەزان لەبەرەوەی ئەگە بێ و سیر بکەین لەبەرەوەی بە ڕۆژ نیا زۆر گەرمە خەڵک چالاکیەکانی زۆر کەم کردێتەوە بەڵام ئەو چالاکیانێکە هەیە زیاتر شەوان بەکاری دێنی و بەگەڕی دەخەن و هەروە دێنە دەرەوەی شار و هەروە لە ماڵەکانیان دێنە دەرەوە بۆیە ئێمە پلانێکی تاواماندانای وەکو بەڕێبەراتی پۆلیسی هەولێر پۆلیسی ڕێکاری سەربازی لە ئامادە باشیەکی تەواودا هەیە شەوان لەناو هەموو خەڵکاندایە لە بۆ حاڵەتی نەخوازە و لەگە برایانمە لە پۆلیسی شارەوانی و جگە لەوەی کە ڕۆژانە بە ڕۆژ کاری خۆیان دەکەن بۆ نمونە هەموو ئەو چەند بەشێکیان هەیە کە هەڵدەستن بە برین بەدواداچوون بۆ نمونە لەسەر ئەو خواردنانەی ماوە بەسەچوونە یان ئەوە یا هەر کارێکی ترە جگە لەوەم تاوان لەم ڕەمەزانە لە مانگی ڕەمەزان بەناوبەر مانکانی پێشتوو کەمی کردووە یا زیادی کردووە بەتەئکید زۆر کەمی کردووە هەموو تاوانەکان لە مانگی ڕەمەزاندا کۆمیکە لە حاڵەتە نەخوازراوەکان ڕووداوت کتوپڕەکان زیادی کردووە نەکو حاڵەتی دیکە زۆر کەمی کردووە لە بەرەوەی اختلاطی خاوڵاتیان و خەڵک کەمترە زیاتر لە شەواندایە و زۆربەی زۆری ئەو شەوان لە شوێنە گشتیەکاندا ئێمەش وەکو پۆلیس هەموو بەشەکانمان پلانمان بە هاوشێوەی شەوانی برین ڕەمەزان پلانیشمان هەیە بۆ جەژن کە بتوانین ئێمە کار و مەهامەکانی خۆمان جێبەجێکەین و بۆ ئەوی کە هاوڵاتیان بە ئارامی بژین لەگەڵ هەموو دەستگا لەگەڵ هاوکارەکان دیگەشت قسە بکەم ئێوە پۆلیسی ڕێکایی ناوشارن بەرەو قەرەباڵغی ناوشار بڵێن کە بەرەو کۆتایی مانگی ڕەمەزانە چیەکەن و بەرداوام ئێوە تا درەنگانی شۆمێنەوە چێکەین بۆی کەوا بتوانن نێو بازار ڕێک بخەنەوە ئەو حاڵتانەی کە هەیە لە نێو بازار شارکردنە یا حاڵتێکی ترە بەردەوامە بنێەوە چیەکەن ڕێکایی نوێتان چێ سەرەتا زۆر بەخێر بن وەکو کەنار 24 بەتاکید هێزەکان من وەکو بەڕێبەراتی بەشی ڕێکاری بەتەنسیق لەگەل برایانی پۆلیسی شارەوانی بەیەکەوە بەرنامەی تۆکمەماندانەوە بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان و ئەو کەسانەی بەتاکید خەرکانێکی یەکجار زۆر کە لە ڕۆژانی جەژن نێزیک دەبی و ڕوو لە بازار دەکەن و بازاری قەیسەری بەرنامەماندانە و کارمەندماندانە بۆ پاراستنی ئەو خەڵکە بۆ ئەم چەند ڕۆژەی کە ڕەمەزان ماوە هێزەکان زیاترەکەن هێزەکان وەکو عەرزی جەنابتم کرد لە بیدایەتی ڕەمەزان لە ڕۆژان یەکەم و بەرنامەی تۆکمەماندانە لە ژێڕێنمایی بەڕێبەری پۆلیسی پارێزگای هەولێر بۆ ئەوەی تا ڕۆژانی جەژن لەسەر و بەرنامەی بڕۆین و لۆی خەڵک سوود وەربگرن کاک ڕایزناکۆ ئێوە پۆلیسی شارەوانینە ئەم مانگەش هاوڵاتیان زیاتر خواردن و خۆراکان بەکاردێنن چی ڕێکتان کردووە هەبەر بۆی کا بتوانن ئەو خواردنەما بەسەر شوان دەست بەسەلا بگرن و چی داواکەکستان لە هاوڵاتیان هەیە کار حاڵتێکیان بینی خواردنێک بەماوە بەسەرشۆ بوو چۆن ێواگەدار بکەنەوە ئێمە لیژنەیەکمان هەیە تایبەتە بۆ بوارە بۆ لەگەڵ برایبەڕێزم ڕای نەبەست کە ئەوان ئەندامێکی سەرەکین لەو لیژنەیە داوا لە هاوڵاتیانەکەن ئەگەر هەر شتێکی لە بابەتیان دی کە ماوادی ئیکسپایر هەیە لەناو بازارە لیژنەکانمان ئاگادارکەنەوە بە دڵنیای و ئێمە بەبێمان دووبوون ژمارە تەلەفۆنی تایبەتی خۆمانمان هەیە کە ئاگادارکرێنە مەش بە دواتچوونی بۆکەین ئەم مانگە چەندتان دەستە بەسەراگرتووە چەند گۆشت بێت چە خورما بێت ئەم مانگەی هێشتا تەواو نەبووە لەبەرەوەی تاوەکو ئێستا زیاتر لە 30 تەن ماوادی ئیکسپایرمان دەست بەسەراگرتووە لە ناومان بردووە بەردەوام بن بۆ ئەوەی کەوا زیاتر بتوانن کۆنتترۆلی بازار بکەن خواردنیمەوە بەسەر و وەچی ڕێکارێکتانە بێت بە دڵنیایەوە ئێمە بەردەوامە بین ڕێکارە یاسایەکانمان ئێمە ئەگەر ئەوانەی کە سەرپێچیان کردو لەوانە کە بڵێ ماوادی ئیکسپایرێنەوە ئاگادارکردنەوەیە سەرەتا دوای پاشان خەرامە هەیە یان ئەگەر زانیمان کە کەسێکە چەند جارە دووبارە کراوەوە تەسلیمی دادگاکرێت و لە ڕێی داواکاری گشتیوە کەیسەکەی چوڵێن خواز من یەکێکی دیکە ئەوە لەگرم چەند پرسیاری کوتی لەکەم ئێوە چه داواکێکتان لە هاوڵاتیانە بۆ بەرەو کۆتایی مانگی ڕەمەزان
زۆر سپاس بۆ ئێوە داواکارین لە هاوڵاتیان ئەگەر هەر خداوێکی نەخوازراویان بینی و هاوکارمان بن و ئاگادارمان بکەنەوە بۆی ئەوانیش وەکو پۆلیسێک چاوکراوە بن زۆر سپاس بۆ ئێوە. سپاس بۆیەوە بەڵێ حەمید دەگەر هەندێک لەو دیمەنە بگوەزنەوە پۆلیسانن کە ئەوان ئەم بە شەوان تاوەکو درنگانێک شەو دەمێنەوە بۆی کەوا هەر حاڵێکی توندی ژیا شەڕکردن هەبوو بتوانن کۆنتۆڵی بکەن وە کەمێک پێش ئێستاشتر لە پشتنەوە حاڵێکی شەڕکردن هەبوو کە ئەوان لە ڕێگەی هێزەکانیانەوە توانیان چون بە دووەراچون بۆ کێشەی ئەو هاوڵاتی بکەن کە لەگەڵ چەند کەسێک بە شەڕات یانی بەردەوام ئەوان لە کۆنتۆڵی بازاردا هێزەکان لە تەواوی شوێنەکانی پارێزگای لێ شوێنەکانی دیکەش هەن بۆی کەوا بتوانن سەرماڵی هاوڵاتیان بپارێزن لەمە گەڕێمەدایەوە زۆر سپاس هاوکارمان وشمان سادق بە شەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ پۆلیسەکانی ناوشاری هەولێر لەگەڵماندا بووی ئیدی بەڕاستی جێگای دەستخۆشی و جێی سوپاسن کە ئێستا لەم کاتەدا سوپاسی و دەستخۆشی لە پۆلیسەکانەوە باگشتی هێزەکانی ئەمنی بکەین ڕاستی ئەگەر ئەوان نەبن ئەم ڕەوشە ئەمنی ئێستا لە یانێ لەبار ئەم ڕەوشە ئێستای خۆش ناوی زۆر سپاس بووتە و ژێ هەولێری بەرەف هەفکارەمان شیلان چلگنێ ژێ ئیستانبولێ دەگەڵمەدەبە شیلان ئەفدەمێتە باش دەستپێکێ بەحسەتە بکەین پەیوەندیاتە گەل خێزانێکەوە چینکی بابەتی مەل سەر پەیوەندیاتنەوە بینە ئەندامێن خێزانێ و بزانین تول چ جهەکی ئیستانبولێ و ڕەوشە ئەبروکە ئیستانبولێت ناوە ڕۆژیا چاردێ و پاشیوە پازدە چاوە فەرمو شیلان دەم باش ئیستانبولێ لە مەدانە ئەیوب سوڵتانێ لەگەلوە ئەبروکە پازدە پاشیوەیە و وەک هون دەبینن بە حەزاران کەس تێن سەردانە ئەیوب سوڵتانێ مزگەفتا ئەیوب سوڵتانێ تێن سەردانە وێ دکن دهندرێ ئەیوب سوڵتانێ دە gelek تربەژی هەنە هەروها تربەیان jî ziyaret dikin û ez dixwazim behsa taybetmendiya vê hewzê bikim ev hews ji aliyê gelek serdamvanan tê ziyaret kirin ji ber ku bêhna gula ji vê avê tê xelk bi taybetî ji bo ku bêhna vê hewzê bêhn bikin têne vê derê û vê avê hem bêhn dikin hem jî wêneyan li ber digirin ev ave wek hûn dibînin bêhna yani ez bêhn dikim lê hûn nikarim bêhn bikim bêhna gula jê tê û Eyüp Sultanê de jî gelek kes diçin serdanê ji ber ku tirbeyên divê mizgeftê de 24 saat ji bo serdanvanan vekiriye herwiha ez dixwazim ji welatiyan jî bipirsim ka di demê paşîvê de hestê wan çi ye û ji bo çi tên Eyüp Sultanê belê ez dixwazim bipirsim ka hevala me di derheqê paşîvê de dixwaze ji bo me çi bibêje belê مرحبا چوانن ام هاتن ایب سلطانه دمک خوشه دمی پاشی و هر واسه دمی فتاره جی خوشه بس دمی پاشی و خرید پیتر بوان خوشه و ام دجارم تین پاشی و خوشید کن وقتی پشتی ملا باندد و گلک خرید و کیمه گلک خرید کردن یعنی گلک دمک خوشه باشه تلور چکر تلور پاشی و خوبه کی یا نه امی وری پاشیوا خوشی بکن وک همو خالقی هم هاتنه وری بخوا بگرن وک وصل جامعه جی هم گران الترباجی وصل یعنی باشه geleki spas dikim belê wekû we bihîst gelek kestên vê derê fitara xwe jî dikin her wiha paşîvê jî dikin dema paşîvê jî hin kes diçin malên xwe hin kes jî heta mela bank didit ezan bank didit li vê derê li van dikanên li derdorê digerin her wiha li mizgeftê jî ziyareta tirbeyan dikin serdana tirbeyan dikin niha wekû hûn dibînin bi hezaran kes li vê derê ji xwe re digerin niha wisa زۆر سپاس هەفکارەمان شیران چلگەم شوەیەکی ڕاستەوخۆ ژی ئیستانبولێ تایبەتی ژێ دیتنەوە مەیدانە مزگەفتە سوڵتان ئەیوبدا دیارمەدا بووی ڕاستی شتێ بەحسا بیناوی ئاوای کرد چێ بژێ بیناوی gelek خۆش بێ بوومە بیمەرەق دەبێتم زیترین دەمدا سەردانەوەی جێ بکەین دیمەنێن جانمەدیتن لێوەیکێتە بە حەز لێکریە دیام نەکارین بیناوی دیمەنێ خۆش بکەین زۆر سپاس بووتە و پاشیوا خێر و بەرەکەت بشیلان هەر بژی بەڵێ تەماشاوان نێژەمێ بەردەوام بکەین سەر بابەتی خۆ دکتۆر مادی داوای لێبور نەکەین لەبەر بابەتەکە بەڵام ئێستا دەمەوێت زیاتر لە ڕووی یانیش بە دیدێکی ئیسلامیەوە چوون باسی ئاداب و ڕەوشتی سەردانکردنی خزم و کەس و کاران بەگشتی هەتا بە تایبەتیش ئەگەر خوشک و براش بن مەسەرەن لە ماڵی جیاواز دابن
ئاداب و ڕەوش لە چ کاتە چوون سەردانکردنی یەکتر بکەین خۆی بەڕاستی وەکو باسمان کرد لە پێشتر سەردانکردنی یەکتر و جێبەجێکردنی سلەی ڕەحم هەرکەچی زۆر پیرۆزە لە ڕووی ئاینی و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی خزمایەتی و لە هەموو بوارەکان ئەرکەشی زۆر گەورەیە لە ڕووی پتەوکردن و بەهێزکردنی ڕایەڵی کۆمەلگا کە بەڕاستی کۆمەلگا لەسەر چەند پەتێکی زۆر ئەستور و مهم و گرنگ ئەگەر بێت و ئەوانە نەپچڕێن کۆمەلگاکە زۆر بەرەو پێشتر و بەرەو پوختەتر و بەرەو باشتر ئەڕوا بەڵام هەر کاتێک ئەوانە ئەگەر ئەو پەتە مهم و گرنگانە خوانەخواستە بپچڕێن و نەمینێن کۆمەلگا بەڕاستی بەرەو شڵەژان و تێکچوو نەچی و لە هەمان کاتیش لە ئاینی پیرۆزی ئیسلام هەموو شتێک سنووری هەیە و سنوورەکانیش دیاریکراون مەسەلەن کاتێک کەسێک ئەچێ بۆ سەردانی کەسێکی نزیکی پێویستە پێشەچی ئاگداری بکاتەوە اینجا ئاگدار چییە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دەرگەدان هەبووە پێغەمبەر سەلامی خوای لەسەربی دەفەرمێ لە فەرمودەیە کە ئیمام مسلم ڕیوایەتێکە ئەفەرمێ فليستأذن أحدكم ثلاثا فإن لم يؤذن له فلينصرف دەری هەر یەکێک لەنگۆ با 3 جار ڕخسەت وەرگری لە دەرگادان 3 جار ڕخسەت وەرگری یعنی لە دەرگا بدا ئەگەر ڕێگای پێنەدرا یاخود پێیان نەگۆ فەرموو با بگەڕێتەوە یعنی شخصەکە ئەگەر خۆی پێی گوت دەمان ئێستا کە ئامادەنین پێشوازی بکەین ئامادەنین لە خزمەتت دابین کاتێکی تر وەرەوە دەڵێ با هیچ دڵی گلەی نەکات و بگەڕێتەوە اینجا ئێستا بە حکمی ئەوەی هۆکارەکان گۆڕاون پێویست ناکە بچین لە دەرگا بدەین دەکرێت لە ڕێگای تەلیفۆنەوە ئاگداری ئەو جیرانەمان بکەینەوە یاخود ئەو خزمەمان بکەینەوە یاخود ئەو نزیکەمان بکەینەوە حتا ماڵی خوشکە ماڵی برایە زۆر ئاسایی حتا ئەوانەش دەگرتەوە خوشکەکان هەمووی دەگرتەوە حتا لە فەرمودەیەکی تر دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەڵێ هەر یەکێک هاتەوە حتا ئەگەر ماڵی خۆشی بوو با ئیزن وەرگری گوتیان لۆی پێغەمبەری خوا گوتی لەبەر ئەوەی لەوانەیە دایکت لە ماڵێبی لە حالەتێکی ناتەبیعی بی ئەگەر بێت و بگەڕێەوە لەو حالەتە پێخۆش نەبی بیبینی مەسەلەن ئەگەر ئیزنت وەرگرت لەوانەیە خۆی ئامادە بکاتن باشتر بێت دەرگاکە بکاتەوە یاخود ئەگەهاتی ژۆری کێشت نەبی کەواتە لە هەموو حالەتەکان چ سەردانیکردنە چ گەڕانەوە لایە چ چوونە ماڵە پێویستە ئەو ڕەوشت و ڕەفتار و ئاکارانەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆمانی بەجێشتیە جێبەجێ بکەین تەلیفۆنەکی چی تێناچی تەلیفۆن بکەین خێزانەکان تەلەفۆن بکەن لەگەڵ یەکتر یان برایەکان یان پیاوەکان زۆر ئاساییە خەبەرداریان بکەنەوە ئەگەر گوتیان ئەوڕۆ ئامادەنین یان لە ماڵ نین یان نەگونجایە بەیانی بچینەوە تووڕە نەبین زۆر شتێکی جوانە دابوونەرێتێکی پیرۆزە نەوەک لێرە ئەو کەسە لەگەر ماڵ و منداڵی خۆی سواری سیارە بووە کاتی خۆیان سرف دەکەن بنزینی سیارەکە سرف دەکەن مەسروف دەکەن دەستنەوێن دەر دوای دەبینی لەوێنین ماڵە خوشکەکەیان مثلەن ماڵە برایەکەیان ماڵە خزمەکەیان ماڵە برادەر و جیران و دۆستەکەیان یان ئەگەر لەوێش بوون لەوانەیە ببنە هۆی بارگرانی لەسەریان کاتەکە گونجاو نییە بەڵام لە شەرمان ناتوانن بڵێن بگەڕێنەوە دەڵێن فەرم و وەرن دانیشن ئەگەر پێشتر ڕخسەت وەرگرن یعنی ئەو هەموو ئەزیەتەی ناوێ ئەو هەموو سەرکردنەژنایە بە تەنها چەند سنتێک بە تەلیفۆن پرسیارێک دەکەن ئەو کاتە لە خۆشیان باشترە لە بۆ ئانیش باشترە ئەگەر ئەوان لە سەفەر بوون یان لەوێ نەبوون لە ماڵ زۆر ئاساییە کاتێکی تر دەسن یان دەڵێن دوای وەرن یان ئەمەم لە میێوانداریەچین یان میێوانی ترمان هەیە مەسەلەن هەموو حالەتەکان دەبیت ئەوە جوانترە پوختەترە ڕێکترە لۆ تاوەکو هەدەفەکە تحقیق بکەین لۆ دەچین سەردانی ماری برایەکمان دەکەین خوشکەکمان دەکەین جیرانێکمان دەکەین برادەرێکمان دەکەین تاوەکو کاتێکی خۆش بەیەکەوە دابنیشین دڵی یەکتر بدەینەوە ئەگەر کێشە و گرفتێکێ چارەسەر بکەین دکتۆر تو باسی کێشە و گرفت کرد مەسەن ئێستا هەندێک جار وای لە هاتیەوە مەسەن ئەگەر بە هەندێک برادر بڵێ هەستم با بچین سەردانی فلانە کەس بکەین دەڵێن خۆ هیچ نەبووە خۆ نەخۆش نییە یعنی ئێستا هەندێک جار ئەو های لە هاتیە ئیلا ئەگەر کەسەکە نەخۆش بی یانیش خوا نەخواستە کێشەیەکە بی دەبی سەردانی یەکتر بکەین یعنی ئیلا دەبی کێشەیەکە بیانیش هەتا ئەگەر هیچ شتێکیش نەبی دەبی سەردانکردنی خۆی ئەساس وایە ئەسڵ وایە بەبێ کێشە و گرفت خەڵک هاتوچۆ و سەردانی یەکتر بکە بەڵام کاتێک کە چوین سەردانمان کرد لەوانەیە شخصەکە گرفتە چیەبی لە زمانی ئەو سەردانەی تاوتوێی بکەین و ڕێی کەسانی تر وەگری و دۆست و خزم و نزیکەکان یارمەتی بدەن دەبتە 2 ئەجر ئەو کاتە بەڵام لە هەمان کاتیش ئەگەر بێت و
زانیمان کەسێک نەخۆشە ئەوە هەر ئەبێتە واجب چونکە حەق فرمودەیەکی ترمان هەیە ئیمامی مسلیم ڕزای خوای لەسەر بێ ئەجێڕیتەوە لە پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر پێغەمبەری خوا فەرمێ للمسلمی على المسلمی ست ئینسانی مسلمان لەسەر برای مسلمانی خۆی 6 مافی لەسەر هەیە یەک لەوانە ئیذا مەریضە فەعودهو دەڵێ ئەگەر نەخۆش بوو سەردانی بکە تەماشات کردیە فەرزە لە سەرمان دەبی شێوەی ئەمری لێدێ شێوازی ئەمر هەرچەندە بەعزێک لە فوقها و شارەزاکان ئەو ئەمرە بە وجوب دانانێن ناڵێن ئەو ئەمرە لە بۆ واجب بوونە بەڵام دەتوانین بڵێن سنەتێکی مؤکەدە ینی ئەرکەکی پیرۆزە کاتێک برایەکەی جیرانەکەی دۆستەکەی خزمەکەی برادەرەکەی نەخۆشە بچی سەردانی بکە ئەسڵ وایە بەبێ نەخۆشی سەردانی بکە بەڵام کاتێکیش کەزانی نەخۆشە پێویستە بەڵام دیسان کە چۆکنی سەردانی کرد نەک مەجلیسەکەی زۆر درێژە پێ بدات و ئەزیەتی نەخۆشەکەی بدا بەداخەوە کە ئاڵێم ئێستا زۆر جاران ئێمە کابینین کەسێکمان دۆستێکمان نەخۆشە دەچین سەردانی دەکەین تمشان دەکەین ماڵەکەی زۆر قەرەبارغا بوویتە مایەی زەحمەت لە بۆ ماڵە نەخۆشەکەی ئەبێ کەمێکی زۆر کەم دابنیشین دوعایەکی خێری لۆ بکەین و هەستین بەجێ بێڵین بە شێوازێکەوە ببیتە مای دڵخۆشی ئەو کاتە مەسەلەن سەردانەکە ینی بە هەموو حالەتەکان ئاینی پیرۆزی ئیسلام زۆر بایەخ بە تێکەڵبوونی کۆمەڵایەتی ئەدا بە هەموو شۆکردن و بە سەردان و بەجێبەجێکردنی سیلێ ڕەحم و بە هەموو ئەوانە تاوەکو کۆمەلگایەکە لە ئاستێکی زۆر زۆر خۆشەویستی و بەختەوەری و کامرانی بژێت دکتور باس لە هەندێک کەسانی دیکە بکەین بە تایبەتیش لە ناو کۆمەلگای کوردی هەندێک جارەوە هەباوە مەسەن ماوەیەکی زۆرە سەردانی یەکتریان نەکردووە کە کاتی کەسێک سەردانی یەکێکتر دەکا خزمەکەی خۆی لەو ماوەیەدا زۆرترین خواردن زۆرترین شیرینی حاضر دەکرێت بۆ پێشوازیکردنی ئەو کەسە ئەم زۆرتر ینی ئەو زۆر حازریە بە ئیسراف حساب دەکرێت یانیش بە ڕێزگرتن یعنی بە خێر حساب دەکرێت خۆی بەڕاستی ئەوەش سنووری هەیە پێغەمبەری خوا سەلامی خوای لەسەر بیت کاتێک بانگەشت کرابیت یاخود سەردانی شوێنێکی کردبیت وەکو زیارات شتی خواردیە زۆر جار پێغەمبەری خوا سەلامی خوای لەسەر بی هەدیەی لەگەڵ خۆی بردیە شتێکی بردیە لەوێ خواردیتیان یعنی ئەوەش بەشێکە لە هاوکاریکردن ئەوەش ئەو سنەتەر زەندی بکەینەوە ئەوە یەک دووەم بەڕاستی ئەگەر زیاد لە حەد تێپەڕی ئەوە باش نییە لۆ باش نییە کە بەڕێزت هاتی سەردانی ماڵی مەد کرد ئەگەر ئەمە زۆر شتمان پێشکەشی بەڕێزت کە سبینێ ئەمیش کە دێمەوە لای تو ئەتوش حەز بە شەرم کاتی شەرمەزار دەبم بەڵێ دەبی ئەتوش پێشکەشکەی زۆر ئینسان لێرە وە نەکەین لە حەد تێپەڕی باشە شتە پێویستیەکان شتە زەڕوریەکان ئاو پێشکەشکەین مەسەلەن چا پێشکەشکەین ئێستا کاتەکەی گەرمە مەسەن شەربەتێکی پێشکەشکەین یاخود مێوەمان هەیە ئەگەر شفتیە گندۆرێ مەسەن هەندێک شتی لەو بابەتانە پێشکەشکەین لە سنوور تێنەپەڕی باشە چونکە ئەوەش دەگەوتەوە باری ئیسراف و یاخود مەسەلەن بالمقابل ئەو کاتە ئەو کەسە بەنیەتی خێر چوینە دوای بە گوناح بە گوناح لۆمان تەواو یاخود بە ئەزیەت و مەشەقەت تەواوبی ئەوانە هەمووی بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام ئامانجەکەی چییە ئامانجەکە بەیەکگەیشتنە ئامانجەکە بەیەکەوە دانیشتنە ئامانجەکە چایەک بخۆیەوە بەیەکەوە حتا ئاوێک بەیەکەوە بخۆی پێغەمبەر سەلامی خوا لەسەربی یەک دوودن کە خورمای خواردبی ئەوە لە کنی زۆر زۆر مهم بووە کە ئەحوالی برایەکەی خۆی و جیرانەکەی خۆی و دۆستەکەی خۆی پرسیە ئەوە دکتۆر بابینەوە ناو خێزان و زیاتر باسی پەیوەندی نێوان پیا و هاوژینەکەی ژن و هاوسەرەکەی بکەین زیاتر چون باسکراوە و لە نێوان ئەرک و مافەکاندا بۆ ئەوەی ئەو پەیوەندیە بەردەوام زیاتر و ئیدی تووشی کێشە نەبێن لە ناو خێزان ئەمە بە حەقیقەت لە ئاینی پیرۆزی ئیسلام کو پیاوێک و ژنێک کە هاوسەرگیریان کرد لەسەر کەلیمەی خوا و سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بوونە هاو دەمی یەک و هاوژیانی یەک و خۆشەویستی یەک لەگەر عەقدی زەواج کە کرا چ لە ڕووی شەرعەوە چ لە ڕووی یاسایی و قانونەوە چونکە قانونیەکەشمان هەر وەکو شەرعیە و هیچ جیاوازیەکی نییە یەکسەر چەند مافێک لەسەر شانی پیاوەکە دەست پێ ئەکا بەرامبەر بە خێزانەکەی خۆی و بە هەمان شێوەش چەند مافێکیش لەسەر شانی ئافرەتەکە دەست پێ ئەکە بەرامبەر بە پیاوەکەی خۆی ئینجا هۆردوو لایەن پێویستە لەسەریان زۆر زۆر داکۆچی کردبن جێبەجێکار بن لە بۆ مافەکان لەبەرچی لەبەرەوەی ژیانەکە ناگونجێ
ئەگەر پیاوەکە هەر داوای ماف لە ئافرەتەکەی خۆی بکە بێتەوە ماڵێ خواردنی ئامادەبی بێتەوە ماڵێ جەوەکی خۆش ئافرەتەکە خاوێن و باوێنی پارێزراوبی بێتەوە ماڵێ قسەی خۆشی لەگەڵ بکە ئافرەتەکە بەڵام پیاوەکە هەر مڕومۆز بێ هەر تۆڕەوتون بێ هەر گوێ نەداتە هیچ شتەکان پاک و خاوێنی خۆی نەپارێزی و داوای پاک و خاوێنیش لە ئافرەتەکەی بکە ئەوە زۆر هەڵەیەکی گەورەیە من لێرە بەڕاستی ئامۆژگاری هەموو پیاوە بە ڕێزەکان ئەەکەم کو داوا ئەکەن دێنەوە ماڵی حەزەکەن ئافرەتەکەی زۆر جوانکاری کردبی زۆر ماڵەکەی خاوێن و باک کردبی جلوبەرگێکی زۆر جوانی لەبەربی ئەویش بە هەمان شێوە پێویستە زۆر جوان خۆی شۆریبی سەرۆردێنی خۆی جوان پاک کردبیتەوە بۆنی خۆش دەکات دەبی ئەویش ئەرکەکەی خۆی جێبەجێ بکە بۆنی خۆش لە خۆی بدا و لە هەمان کات ڕووی زۆر بە پێکەنینەوە بی کە دێتەوە ماڵێ بەسیترین شت کاتێک دەبینی خێزانەکەی زۆر ماندیە ئەبێ زۆر دەستخۆشی لێ بکە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ وا بووە لە حەدیثێک کە ئیمامی موسلیم ڕیوایەت دەکات دەڵێ ما عاب رسول الله صلى الله عليه وسلم طعاما قط إن اشتهاه أكله وإلا تركه دەڵێ پێغەمبەری خوا لە ژیانی قەت ڕۆژێک گلەیی و گازاندەی لەسەر ناخواردن نەبووە بڵێتە خێزانەکەی ئەوە بۆ ئەوە سوێرە یاخود بۆ ئەوە کەم خۆیەکەم بینە ناو خێزانین مە ئەو گلەی گازاندەی زۆر بەڵێ بالفعل دەبی ئێمە شوابین ئێمە کە ئومەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەبێ زۆر پشت بە فەرمودە جوانەکانی پێغەمبەر بەزین صلی الله عليه وسلم چونکە خوای گەورە چا فەرمی ولكم في رسول الله أسوة حسنة بۆ ئێوە هەیە ئەی مسلمانان باشترین سەرمەشقە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام کە گوێڕایەڵی بن و لەسەر ڕەوشتی ئەو بڕۆن کە هاتیتەوە ماڵێ دیتیتی ڕۆژێک لە ڕۆژان خێزانەکەی تووڕەیە تەمەشاکە لەبەرچی تووڕە بووە دایکی مسلمانان عایشە ڕەزای خوای لەسەربی کاتێک میێوانی هاتیە یەکێکی تر لە خێزانەکانی پێغەمبەر خواردنی لۆ ناردینە لۆ ئەوەی نەوەک خواردنی ئەو ماڵی عایشە کەمبی بەشی خێزانەکانی نەکە ئەویش تووڕە ئەبی خواردنەکە تێ هەرئەدا ینی دەستێکی لێدا و فڕێئەدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بزانە لطفی چەند زۆر بووە نەک تووڕەبی لە دایکی مسلمانان عایشە و خۆی لێ تووڕە بکە و چۆن وات کرد و ساگەریەکێک لە ئێمە ببینین میوانمان هەیە خێزانەکەمان بە تووڕەیی قسەیەک بکە لەوانەیە زۆر محاسبەی بکەین ئەوەش هەڵەیە لە هەمان کات پێغەمبەری خوا دەست دەکاتە قاپەکە دەچی خواردنەکە خڕ دەکاتەوە دەڵێتە میوانەکانی تووڕە مەبن دایکتان عایشە تووڕە بووە تەمەشای ئەو عەزەمەتەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەموو پیاوەکان پێویستە چاو لە پێغەمبەری خوا بکەن زۆر بەڵەتوف بن لەگە خێزانەکانی خۆیان زۆر بەڕێز بن لەگە خێزانەکانی خۆیان پێغەمبەر سلامی خوای لەسەربی پێش وفات بکە دەفەرمی ڕیفقان بالقەواریر زۆر پێویستە ئێوە ئەی پیاوان استەوسوا بالنساء خەیرا نەسیحەت و ئامۆژگاری من بۆ ئێوە ئەوەیە کە لەگەر ئافرەتەکانتان زۆر باش بن ئینەهن عەوان عندکم ئەوانە زۆر گەورن کە خوای گەورە بە ئەمانەت لە ئێوەی داناون تەماشات کردیە پێویستە لە هەمان کاتیش ئافرەت لەگەر پیاوەکەی خۆی زۆر بەڵەتوف بێ زۆر بە کەڕەم بێ ئەگەر جارێک لە جاران تووڕە بوومانە ئەوە نیە ئەویش تووڕە بیتەوە بەرامبەری ئەبێ ڕێزی لێ بگری بەرەف باشتر دکتۆر ئەگەر بە کورتی باز لە پەیوەندی نێوان کوڕ و باوک ینی کچ و دایک بکەین بە کورتی چکە کاتمان زۆر کەم پێویستە ئەو پەیوەندیە چۆن بێت زۆر ئەرکێکی پیرۆزە پێشەچی ئەمن دەڵێم باوکان و دایکان پێویستە هیچ جیاوازیەک نەکەن لە نێوان کچان و کوڕانی خۆیان یەکەم شت ئەوەندە بە چاوگەشی و بە دڵخۆشی پەروەردەیان بکەن کە ئەوانیش هەز بە سۆز و عاتیفەی دایک و باوکیان بکەن ئینجا کاتێک ئێمە مناڵەکانمان بەو شێوە پەروەردە بکەین کوڕان و کچانمان ئەوانیش بەڕاستی زۆر میهرەبان و زۆر بەڕێز ئەبن لەگەڵ دایک و باوکانی خۆیان چونکە بەڕاستی کچانمان کوڕانمان پێویستە زۆر ڕێز لە دایک و باوکیان بگرن لەبەرچی لەبەر ئەوەی تاوەکو خۆشگوزەران بن تاوەکو ئەجر و پاداش وەرگرن لای خوای گەورە چونکە ئەوانیش دوایی ئەبن بە باوک و دایک ئەوە دێتەوە ڕێیان ئینشاءالله هێدی دەنگی میوزیکێتێت و وی شێوەیەژی دکتۆر پڵاستیشی دەمێمە هەند دەست مەدویا زیاتر بەحسیبی بابەتێ و سای گرنگکەین ji بووی ژیانەکە خۆشترنەوە کۆمەڵگەیەوە خێزانان خوای گەورە ئەو ژیانە خۆشە دروست کە لە ناو هەموو خێزانەکانی ئیشڵا هەمی پەیوەندیە ناوە خێزانێدا گشتیژی ناوە کۆمەڵگەیدا بەرەف خۆشتر و باشتر بە بچین ئیدی سەردانکردنایەک هەفتوو بکەن بلاوە هەفتوو خۆش بێت چونکە ژیانە چەند ساڵێکین کێمن چەند هەی چەند ڕۆژێکین کێمن پێتری فندێنان کرد هەفتوو عیجز بیم دکتۆر مەهدیت کەریم هەموو تارخوێن هەمژی مامۆستای زانکۆی دکتۆر مەهدیت ئەف شەوەت گەلمەدا بووی زۆر سپاس بۆتە و خودی خێرا هەربژی هیوادارم خوای گەورە لە خێر و خۆشی کۆمان کاتەوە پاشی بەردەوام کە تەماشاوان هێژە هێنجی بەردەوام گەلمەدا بن ئەمش بووی خزمەتەوە لڤێرینە
ساعت دوم ج پاشی و 15 بشوی که راستخو ج کردستان بشار باشور کردستان بردان که خود حس که ساعت دوم دا طیبت مجاره تندرستی ام ده بحث کینو افشویش دا و که ما دسپیکا برنامه ما جپند پیکری ام ده بحثان نخوشین دلیکین که چوا توش بینه که هم خوشوان تشتا دیر بخین کد بینه اگر که هم توشی نخوشین دلی بین دید خواهد سلامتی بو هر نخوشه کی گشتی بطیبتی جی بوان کساوین توشی نخوشی ها دلی بین چون که پراسته جی اف نخوشین گرانن دیگر جیان امروی اشلا زیترین وقت خدای مازن شفای بو فرکت لبری هم برف و مجاری و بچینو به آماده بینا دکتراری خود حس کردم ده بحثی بابتی کین ام ده برف مرشا با کوری کردستان و بچینو بحثا بابتی که خوش کین او جی همه بحثی بابتی کی رو دی دوام یعنی بطام کرد آف کرده دوام او جی تین رش و تین سپینت نوا سفرین مرشا با کوری کردستان تایبتی جیل دم فتاره ایدی او سفرین خود خمیلن به تین رش و سپی هم ین شرین هم جین مزو طرش عافیت بالوی خلکی کو نکات یاد خون پاستیجی باشور کردستان جین که هنه لیل سفرین وانا ایدی رنگ و رنگ جبر تین رش و سپی جبوی ویکی جی باجارو که بچیک خاطیه وکرین جبوی تی فروشان الدم یعنی دمه که بریا کوفتار دست ببکه او باجارو که هنه تجی خلق بنو خلق چند جبوی کرین و فروتنات یانو برف سفره و تجی تی و صحت و برکت و خیر بد جبوی وان کسا و نکم جیلی پارنا پاشی لباجر دولکادر اغلویا گریدای مرشه پرانی خلک دارن تویاد مال دهنه یعنی نجی به آوایی تین لوی داره تویاد کرن خلک مرشه 25 سالن سفرین فتاره به توین رش و سپید خملینن لوما دوان دمین رمضان دا باجر تو فروشا گرمه لگوری حنفی توس قاپاره تمن 66 سالی که 25 سالن مجوری تو فروتنیه و دوروانا دانینا تویا لسر سفره فتاره وکه چانده که لحاتیه Biz daha önce bu 25 yıl önce zaten burada böyle bir şey yoktu yani biz بری 25 سالا تشتکی و سالور تونه بو من به بیراد فروتن پاشیکا جی به تاسکا جوانا را تیت گیر پشرا مدی دخوازکا زیده لسر هیا لدر هانی بوم پاشیکا چند کسین دن جی لپی من دست به وی کاری کرن نها ام هاتنه وی داری دا ریکا خلکی جی نگیریم Lama gibi tut getirdim ben bugün gel. Aleykümselam. لگوری توس قاپاری پشتی کوی دست آویتا وی کاری ده انجام داجی او باجارو که تو فروتنه درکته هولو نزیکی 30 مال بات ده باراخو به فروتنا تویا ده ماشیننو به صدان کس نان وان تویا دخون توس قاپار هر وسط بیجه توی ما پر باشنو فروتناوانا جی باشه و کریار جی جرازینه İftarlık akşama biz iftara hazırlıyoruz. ام جبو فتار آماده دکین او خلکی کو دلوی جی بخوازه بری فتار دی و دکرا پشتی فتار جی دخون جوان را نوشی گیان با علی تنبلگوجی هنه کس هنه فتار خوب تویا ودکن و هنه کس جی هنه پشتی فتاره وک میوی دخون نه بهای هر کس که تویا دگه 5 لیره که دکه نزدیک $1.5 امریکی تو فروش دبیجن دما شوفر لور درباز دبنو توی نرش و سپی بوی آوایی دبینن نکار نخود سکنن و پیا دبنو تویا دکرن گوار احمد کردستان 24 وی صحت و عافیت بد لخلک مرشا با کوری کردستانی که سفره آن اوسا رنگین بن بر تین رش و سپی و پراستیج هم فیخیه که یعنی تندرست آنکو بیشین صحت آنکو بیشین ویتامین نویجی گلکن شو بی تندرستی امروزی کو باش بند راستی جی لباشور کردستان خلکی که زور جی هنه مثلا دارن تیات نوا مالت خودت چینن خارنکا خوشه بس تشتی نخوش یه خارناتی او وقت مروف تایبتی جین رش و سور اگر مروف بخود دستت مروفی اگر سور و رش لیبین لی وناک که مروف دیر بس جی خارناتی ولی تماشاوان هجامه دست به مجار خوی عفشوه یا تندرستی بکین و طیبتی ام دل سر نخوشین دلی راستین چونکی اندام هری گرینگ نوالاش مروفی دا دل تیتا هجمارتن چونکی پراستان دلی ایدی جیانت راستد داکو ام خودی دلکه تندروز بین و دیر بین جن نخوشین دلی ام ده خود حس کرد بحثاوی بابتی کینو جبوی فی بابتی جی دکتر آری نازم پسپوری نخوشیکانی هنا و دل و قستره لگل من دبی دکتر جان زور بخیر بی و رمضان تن پیروز و روز نوشتن لنگاش پیروز بی لگاش خالصی کردستان پیروز بی تو سپاسان دکم با میان داری دکتر با هل لدل و دست بکن چون که زیاتر اورو ترکیز من لسر دل دبی
بەگشتی دڵ کە ئەندامێکی زۆر گرنگە و هێدی ئەساسیە لە ناو جستەی مرۆڤدا تووشی چ نەخۆشیەک دەبی و چەند نەخۆشی هەن تایبەت بە دڵەوە سەرەتا حەزم دەکرد دەستخۆشی لە گشت پزیشک و کارمەندانی تەندروستی بکەم کە ڕۆژانە چەندەها نەخۆش چارەسەر دەکەن و کە لەو ساتی ئێستامە کە قسە دەکەین ژیانی چەندەها نەخۆش لە مردن ڕزگار دەکەن هەی دەستیان خۆش و دەستی ئێوەش خۆش سپاس بەنسبەت بابەتی نەخۆشی دڵ نەخۆشی دڵ دەتوانێت بیکەن بە سێ زۆر زۆرێک ئەو نەخۆشیانەی کە تووشی ماسوولکەکانی دڵ دەبێت واتە لاوازبوونی دڵ زۆری دووەم ئەو نەخۆشیانەی کە تووشی خوێنبەری دڵ دەبێت کە پێی دەڵێن جەڵتەی دڵ یاخود نۆرەی دڵ و ئەو نەخۆشیانەی کە تووشی سەمامەکانی دڵ دەبێت ئەوە سێ زۆری هەیە نەخۆشتریش هەیە کە پەردەی دڵە ئەویش زۆر زیاد تووشی نەخۆشی دێت و هۆکارە کە دەبێتە هۆی نەخۆشی دڵ لە کۆتاییدا دکتۆر ئەگەر دووبارەوە ئێماژە بە سی یەکەم بکەین چونکە ئەوان لە هەمویان گرێت لە هەمویان گرت بڵێ لاوازبوونی دڵ واتە کە بەعرەبێکی عەجز قەڵبی پێ دەڵێن هارت فەیلر ئەو نەخۆشیە کە تووشی ماسوولکانی دڵ دەبێت واتە ماسوولکانی دڵ لاواز دەبێت توانای قووەتی با بڵێن قووەتی خوێن ئەو قووەتەی کەوا دڵ هەیتی بۆ پاڵ پێوەنانی خوێن بۆ گشت بەشەکانی جەستە ئەم توانای نامێنێت لەو کاتە نەخۆش تووشی تەنگە نەفەسی و ماندووبوون زۆردا دەبێتە هۆی مردنیش زۆری دوم کە هەر لە یەکەمەوە کە مەسەن لەسەری ڕابوەستین بە ئەوەی زیاتر لی دوور بکەینەوە چین ئەو هۆکارانە کە تووشی لاوازبوونی دڵمان دەکات تەمەەن کاریگەری هەیە یانیش هەموو تەمەکانەکان دەگرتەوە لاوازبوونی دڵ زۆر هۆکاری هەیە یەک لە هۆکارەکان بەرزبوونی فشاری خوێن یاخود ئەو کەسی نەخۆشی شەکری هەبێت یاخود زۆر جار هۆکارەکەی دیار نییە نەخۆش دێت تەنگە نەفەسە ئیکۆی دڵی بۆ دەکەی سیر دەکەی دڵی زەعیفە لێدانی دڵی قووەتی دڵی زەعیفە لەوانەیە هۆکارەکەی نادیار بێت لەوانەیە هۆکارەکەی بۆ ماوی بێتن سەبەبی تر هەیە یاخود هۆکاری ترمان هەیە نەخۆشەکانی خوێنبەری دڵ کە جەڵتەی دڵە یاخود جیرانی بۆڕێکانی خوێنە لە دڵ یعنی جەڵتەی دڵ کە زۆر خەڵک مەسەنەواتێ دەکەن ئەوە نەخۆشی ئەوە بەشەکە لە لاوازبوونی دڵ لە کۆتاییدا دەبێتە لاوازبوونی دڵ یعنی تەسیربوونەوەی خوێنبەرەکانی دڵ هۆکاری بابڵین هۆکارێکی سەرەکیە بۆ لاوازبوونی دڵ بەڵام هەندێک نەخۆشەیە یەکسەر توش نابن بە لاوازبوونی دڵ دوای ماوەیە کە چارەسەری وەرنەگرت دڵەکە لاواز دەبیتن نەخۆشەیە نەخێر لەوانەیە هەر لە سەرەتاوە لەگەڵ یەکەم نۆرەکەری دەراتن تووشی لاوازبوونی دڵ دەبێت دیار نییە کاتەکەی دیار نییە لەو کاتەدا با زیاتر باسی مادەم جەڵتەی دڵ بکەین مەسان کا ئەو دەبتە هۆکارێک بۆ ئەوەی تووشی لاوازبوونی دڵ ببین دوجار چین ئەو هۆکارانە کە تووشی جەڵتەی دڵمان دەکات دکتۆر جەڵتەی دڵ هۆکاری سەرەکی با بڵێن ئەو هۆکارانەی کەوا لەژێر دەستی مرۆڤدا نییە با بڵێن وەکو تەمەن ئەوەی کە تەمەنی گەورە بێت زووتر دووچاری جەڵتەی دڵ دەبێت ڕەگەز ئاتەن نێرینە با بڵێن زۆرتر توش دەبن دوای ڕەگەزی مێینە دوای کە تەوابوونی بێنوێژی ئەوانش وەکو پیا و ڕێژەکان بەرز دەبێتەوە هۆکاری ترمان هەیە ئەو هۆکارانەی کەوا دەتوانین چارەسەریان بکەین وەکو نەخۆش شەکرە یاخود بەرزبوونەوەی فشاری خوێن یاخود چەوری ئەوان دەتوانین چارەسەریان یاخود جگەرەکێشان ئەوانە هۆکارن بۆ نەخۆشی دڵ یاخود بۆ ماوەیی ئەوەش ناتوانین دەستکاری بکەین ناتوانانی علاجی بکەیت لەبەرەوەی بۆ ماوەییە نەخۆشەکە لەوانەیە لە خێزانەوە هەیەی ئەم نەخۆشیە بۆی دەمێتەوە لەوانەیە دەتەمەنێتی گەسکە تریش تووشی دەبێتن با بچینەوە سەر ئیدی ناوە گەورەکەی کە لاوازبوونی دڵە کە نەخۆشیەکەمە کە باست کرد کە دڵ توش دەبێت لاوازبوونی دڵ چون خۆمان بپارێزین هەر لە منداڵیەوە هەتا ئیدی گەورە دەبین هەم تووشی جەڵدە بین و دوای نەش بتەوە لاوازبوونی دڵش لاوازبوونی دڵ ئەو گوتمان هۆکاری زۆرە لەوانەیە هۆکارەکەی
با بڵێن ئەو نەخۆشیە زگماکانە بێ کە لە منداڵیەوە تووشی دڵ دەبێت واتە بۆ نمونە کونبوونی دڵ یاخود تەسکبوونەوەی سەمامەکانی دڵ حەزمی ئەوش ڕوونکەمەوە زۆر نەخۆشەیە تێکەڵ دەکەن نەخۆشی جڵتەی دڵ و یاخود سەمامەکان کە دکتۆر پێی دەڵێ سەمامی دڵ گیرایە وارزانی خوێنبەرەکانی گیرایە دوشتی زۆر جیاوازن یەکتر ئەوە لە مناڵ بابێن لە منداڵان کە ئەگەر بۆ ماوەی بێ بۆ ماوەی بێوانەیە کە باسمان کرد زۆر نەخۆشی بۆ ماوەی زگماکی هەیە بۆ منداڵ لە دەزمان نییە ئەگەر بۆ ماوەی بێ دکتۆر یعنی ئێمە ناتوانین خۆمان بپارێزین ئەگەر بۆ ماوەی ئەو ناتوانین ینی هیچ چارەسەرێک نییە وەکو برێن وەکو شەکرە نییە وەکو زەخت نیە بڵێن عیلاجێکی دەکەین و تاو زگماکیە و لە خزم و کەسەوە لەبووی ماوەتەوە لەگەڵیشیان دەبی یانیش چارەسەرکردن لە ڕێی نەشتەرگەریەوە هەیە بۆ ئەوانەی کە منداڵ دڵیان کوونە دکتۆر بڵێ ئەوانەی کە دڵیان کوونە زۆر لەو کوونانە لەوانەیە خۆی دادەخرێت دوای ماوەیەک هەندێک بابلێن کوونەکان بچووکن خۆیان دوای دادەخرێن هەندێک کوونە دەمێنێتەوە کە نەخۆشەکە تەمەنی گەورە دەبیتن دوای ماوەیەک کە چارەسەری نەکرد دڵەکە زەعیف دەکات و لەوانەیە پاڵەپەستۆی سیەکانیش لەگەڵ دەبێت ئەو ئەگە چارەسەریشی بکات هیچ ئیسفادە با بڵێن چارەسەرەکەی ئیسفادەی ناکاتن واتە پێشوەختە ئەگە چارەسەری بکە باشترە نەک بگات ئەو تەمەنەی ئەو تەمەنە یاخود ئەو مەرحەلەیەکەوە عیلاجیش ئیسفادەی نکات ئەوە بۆ ماوەی ئێدی خۆپاراستن لە ئەگەر بۆ ماوەی بێ زۆر ئەستەمایی لە ئەگەر لە منداڵیەوە دەست بە وەرگرتنی چارەسەری بکرێت ئەدی خۆپاراستن لە لاوازبوونی دڵ ئەگەر بۆ ماوەی نەوێت دکتۆر ئەگە بۆ ماوەی نەبێت ئەو هۆکارانەی باسمان کرد کەەوە دەتوانین دەستکاری بکەین یاخود دەتوانین چارەسەری بکەین وەکو فشاری خوێن با بڵێن دەرمانی تایبەتی خۆی هەیە درێنی نەخۆشەکە وەردەگرێت ئەو کاتە دەتوانین ڕێگری لێ بکەین لە لاوازبوونی دڵ یاخود شەکرە چارەسەری شەکرە وەرگری نەخۆشەکە دەتوانین ڕێگری بکەین یاخود وازینان لە جگەرەکێشان یاخود وەرزشکردن ئەوانە هەمووی چارەسەری هەیە دەتوانین زووتر پێشوەختە ڕێگری لەم نەخۆشیە بکەین با بچینە جووری دووەمی نەخۆشی کە دڵ توش دەبتێت جگە لە لاوازبوونی دڵ دکتۆر نەخۆشی خوێنبەرەکانی دڵ یاخود دەمارەکانی دڵ خۆی دڵ کۆندامێکە خوێن بۆ هەموو لەش دەنێرێت بەڵام خۆی پێویست بە خوێن هەیە خۆشی پێویست بە خوێن هەیە وەکو هەر ئەندامێکی لەش ئەو ئەندامەواتە دڵ لەلایەن دوو خوێنبەری سەرەکیەوە خوێنی بۆ دێت لە شان خوێنبەرەوە ئەم دوو دەمایە هەر کاتێک تەسک ببێتەوە بار هۆکارێک بێت چاوری بێت وەرزش نەکردن بێت جگەرە بێت شەکرە بێت کە دەبێتە هۆی تەسک بوونەوەی ئەم دەمارانە تەسک بوونەوە با بڵێن جەڵتەی دڵ حالەتێکی کتوپڕە نەناکاوە تەسک بوونەوەش حالەتێکی با بڵێن درێژخایەنە هەر نەخۆشێک تەسک بوونەوەی هەبێت شەر نییە جەڵتەی دڵ لێ بدات شەر نییە هەموو کاتێک لێ بدات لەوانەیە بە مستەقڕی وەزعەکەی دەمێنێتەوە تاکو فترەیەکی باش بەڵام تەسک بوونەوەی خوێن بە واستەی چەوری خوێنبەرەکان بە واستەی چەوری با بڵێن ڕووکەشی ناو خوێنبەرەکان کە چەوری دەیگرێت ئەم چەوریەت دەقلیشێت کە قلیشە چەند مادەیەکی تێدایە دەڕژێتە ناو خوێن وا دەکات کە خوێن چەند با بڵێن پەڕەکانی خوێن لەم شوێنە کۆبێتەوە تووشی جەڵتەی دڵی بکات واتە جەڵتەی دڵ حالەتێکی کتوپڕە کە پێویست دەکات زوو دەستبەجێ نەخۆش قەستەرە دڵ و شەبەکە باڵێ بۆ بکرێت ئەو هۆکارێن باسمان کرد بۆ ماوەی یەک لە هۆکارەکانە شەکرە و فشاری خوێن و با بڵێن جگەرەکێشان و وەرزش نەکردن هەندێک هۆکارتر هەنە وەکو گرژبوونەوەی خوێنبەرەکە خۆی زۆر خۆی گرژ بێتەوە هەرچەندە لەوانەیە بە چاوریش نەگیراوێ بەس خۆی گرژ دەبێتەوە تەسک دەبێتەوە نەخۆشەکە تووشی نۆرە دڵ دەکات دکتۆر ئەوە جووری دووەمی نەخۆشی کە دڵ توش دەبتێ مەمە زیاتر لەسەر ئەو هۆکارە نەژڕادەوەستنی کە مەسەنەن تووشی جووری دووەم یانیش تەسک بوونەوەی خوێنبەرەکانی دڵ چون توش دەبینەوە چون خۆمان بپارێزین پێش ئەوەی توش ببین لەسەر ئەوەش ڕادەوەستنی بەڵام ئێستا دەچین ناوزاخ و هاوکارم ئیسلام یوسف لەگەڵمان دەبێت دوای دەگەڕنەوە دکتۆر بەل تەماشاوان هێژە بەڕەمەی پاشی باشەوەیژی بەردەوام کە ئێمە بەرەف زاخوکە دەلەول بچین و هەفکارێمە ئیسلام یوسف شوەیەکی ڕاستە خودت گەڵمەدا بە ئیسلام ئەف دەمێتە باش بەحسا ڕەوشە
زخوکا دلال کیم زانین د پاشیوا 15 دا تو چه جهه کی ادی دیار جی تو گله کیف خوشی هم اگر کیف خوشی جیش تا پرسیم زانین اگر تستک تایبه جیب جبویته فرمو اسلام شفا باش بود جوان البته همی دماد نوچه انجدا گلته تبلی شاشد بم راستی چندگی گرنجین سر لیوه من پیدا ببا هل کفتا کنی آمن گرنجین آمن هر اوه هر صحبت انتای خوشن سلاف بو همی بینرین کردستان 24 بن عزیزی چاویتا منها لجاده صالح یوسف اینه کو یک جاده هری قلبالغ زاخویه دیسان الوی دره چای خانه ناودنگا رحمتی فتوه یا کباب فهمی هنه کو اف ناودنگی کازور لسرانسری کردستان لپارزگاه دو که القضايا زاخو بدست خستنه الوی جاده جوان حتی ساعت یکاش 12 و نیوا جوکی جاده سالم وکی بازار اسکان لهولره قربالغی یکا زیده شد بدخلک الوی دره حتی نان پاشی وش دخون ایدی بردام دکن ادمینن حتی درنگی شویج کو حتی جاران برس پیدش الوی جاده خلک های دمینتن نخواستم اوین کو بو نانی و کرینه جگنها مدوید گل خدا نه یک جوان فرنام باقیمین کو 24 دم جمیران وکیلیه ولی خال حسن بزانن رمضان دا شوید رمضان دا الوی خلک چند قسطا نانی دکتن حیا کنگی هیم وکیلینه ام اولیکا خیرات نوات کین سرچواتن و یادویجی ام دوی وکیلینا حتی ساعت دونی وی جدو اینی برو حتی دونی بیشوی دونی بیشوی بله جوان مدوید یک تشتی بجم همیشه و دم از بو مال تمنانی خاله حسن یک گازندید کرد بجت هم اف فرنل زاخو 24 دم جمیری جوکیلی و یک دو دم جمیرا جواد کن یک حسا گازی بهره وانا یا گازی ایکه اف گازنده تا چیه تو هر رو گازنده پار وی دمی 4 دانمه 4000 دانمه اف سالا 2000 دانمه و هم شب روز وکیلینه ام برنده گفتم گاز ناتکین خلق اف ساله جبر به قینانا دارایی کو هرم و گرتی کمتر نانید کرن یان هر وکی بری نه نو که کمترت کرن پار وی دمی ما 15 فردت کرن نو کم ده حتی 11 کین زور سپاس بود جوان مدوی زیاتر بچمه دوی خارنگی و هند برایم پیشمرگه جی کل سر ارکی خانه البته او جهاتی نوی درش بو خارنا نان پاشی و مدوی بسیار شوانا بکم اوش کی داره هاتینه لکره دمینم بو سر ارکی خواه و پاشی ون چهار خون او دیگر رمضان و روزی گرتن چهارن هجمار که برایم پیشمرگه جلویرنه خارنا و عافیت بتن زار سپاس بزانن این کره تین ارکی ولکی داره این چهار رمضان برایوت من شون رمضان روزی برا جاری پیشگی بخیر هاتن سپاس بو کانال پیشمرگه هم نبجین کردستان 24 هم بجین کانال پیشمرگه برا عمل صدامی سلاطین ارکی که مدهاتین زاخو سپیده ساعت 7 دی و گرینه صدامی سن گل روزی گرتنه و پاشی وانو اکو پیشمرگه افروگه این البازار اینه الخارنگه خون الودر شف بریت و چهانم پاشی ون و خود شف بریت ما الحمدلله مثل راتین اما خوش و نخوش بو ما خوشه چون که مت ارکی پیروز دا افشوش اماتین از آخه ما گوده پاشی و خلویری خوینو حتی صبحی زفرین افواجه بخو عافیت بتن یا آخوانی ممنون گلک ممنون سر چوا شوانه دیا غشه و پیشمرگه بونین کل بنداوا مثل هر کی خواب بجیده کن ایدی بشویج قسطا زاخو کرنش بو خارنا نانه باشی و الوی درجه تانشتا من هجمارا که زورا خلکی هیا اوش یک جوان خارنگی هن ملی بجنین ولاتین آسای قصد کنه زن و چا پاشی الوی دره خار شوید رمضان زاخو چوانه این چا برید کن بله بخير نواتكم برای عزیز خود پاش هر وقت عالمه که و اكيد بيجن پاشیف هر شف وقت قلتي هاي وقت رمضان ما والساعة دوني في حطوا دوني فيش وقت هذا كنت استمع له وخلاص اجبر شولی توش در و مای بخارنا پاشی و یانجی ما بخوده متش شولين از بطالم بس پاشی از بهنام من الخوامن عزیزی آره باشه زور سپاس بوده مدرد چند تواله دیش بدو آخستم جاره تو جوکی چای چیه که بی بازاری داری خیلی چند دقیقه استعداد کتب شوه وقوارنا چای چوایا ایدیتری وکی بره خیلی که او رواجه های تیتن طبعا خوشتر رمضان قال خوشن يعني وقت بيجم كيف خوشيه كعالمك زبزينات ماله سر جادان حتى دم فطوره وقت بيجن
چه بیجم آنها کیف خوشی او بین ویر افطارا خواهد کن و چند حتی 2 سیه چند سالت کار چای چیه دیگه؟ خودی تقریبا ونیزی که 15-20 ساله اش 2000 بله بله اگه شوان سرهاتی امکانی ویسی که داب سرت هادم انتونو که بوم و یعنی الگل چای الگل وان مشتری هم قصد خودی گل جرب سر منه هاتی یعنی خوشی من خوشی هره با نمونه ای که بوم و گیره مانه خودی چنوید بیرامن هره خودی زور سپاس سرچوبه خیر بله مدوید انت والدی تریج الوی داره نه اسپار گرم بلا بزانم مام چای باشی سرچوبه من مام سرسرم این چا شوید رمضان الزاخو در باز که الوی داره نه بازار زاخو خودی زور خوشه آره والله چه بلاینی قصوریه وینی گله خوشه خودی نه بازار چای تو ببینی که گنجک گران بازار چای چانی نه خلک کاری اتکت مهارم جاری برای هر تشتکی ام سوپاسیا کانال 24 کردستان که خیر هات نوات که کوین آماده بوین الویری و دم خو اف شو دایما ام پرج دل سوپاسیا واتی ودی دمت می شو رمضان همی بازاری و بازار حتی سپیدی هیو گرمو گورو دف حوالا و چای و ویری و اف شبه صدر بازد من بله زور سپاس سرچوبه بله عبدالله یک جوان کسا جوان اینکم مدوی داوی آخفتنامت گلوی به عبدالله البته جوان سربورکا تایبت جیان عبدالله هیا لپشتی مرنا دایکا عبدالله بتونه مایه البته درد که ویژه مدوی داوی آخفتنامت گلوی دا به عبدالله تو رمضان خلک بازار زاخو ایدی چاوایا خلک چا سر دریه دیالت که جیانا دل پشتی دایی کاتا برحمت بتن چا بره والله خاکی زاخو سوپاسی وقت کم همی ایکیکا قنجیت وان فضل وایل من و پشتی من نادیکا من زحمت همیش نه نبودن بس نسبتی خاکی زاخو جامعه تخصیص نکرد سوپاسی وقت کم هندی اسام يعني ولا كان كو اس مرنا ديكا خنا حسب كو يلا انا بيجي دائما ديكا مساخه واس خدان ما كسو كارم الله خدي تعالى ويا خلق زاخو على عبد الله شفان تاع روجان تاع الكيفه در باز بالنهات الكيفات مين بشباب اما الشارع والكولا حتى صحه انكو چه جهه که تلینی نه بشتی پاشی و دل کیوه مینه دل يا باز نبدا جاي مطعم وشيخنا حتى تصحى باشه اف سپاسداری آتا سپاسگزاری تا بو خلکی بود چنه مادم هشتا تو سر جاده یانه خلکی چی بود دکریه مادم دل کولانا یو تو حسا سپاسدار مشكلة مادام قدرك الدنا من واحترامها متقرن حشكو مو مكرين نال الانسان او ماليات بدها تقابل بين الان تشتكينا فضل قنجيها تشكلها ولو يعني اخف نقبل بس ایدید بد بچه که جیان وی آوایی بوده و زحمت بوده تو چه داخوازه کش خلکت که بوده جهه که و حویان آواهیه که دابین بکن خلک زاخو خیرخواز زاخو والله جامعه بشد بشين دشي بدي شباب دشي باذنها خدي برای کابینه کردستان 24 چافکی کردستان 24 تا چه داخوازیش خیرخواز هایت و رمضان دا کوتش و دردسریه جوان کولانا بشه و روش رزگار بکن هر چی نبود خانیه که بچیک بوده دار. داخوازا من نبو منه داخوازا من يعني اكيد بيجي ناس حاسكم هاي كاي هل فقيره كاب اخر هيك شنو يزبط شكوش من فقير تريتين من كتي تريتين يعني احتمال او مستحق مش من اما شوف ذا الظلام الحمد لله سرخنا يتين بيدا سوبي يتين شلالي كوره يعني هاي كاي حشكو هاي كاي يمكن وخلك زاخو بو هند بنا بودنجني مرديني بنا بودنجني زور سپاس بود. عزیز رحمت الله شکر. بله جوان من آماجا پیگر کو داویک هست بوی منور گرتی عبدالله البته سرپیهاتیه که نخوش جان عبدالله های عوجی لپشتی مرنا دایی کاوی دی عبدالله جان خو همی گوری دایی کا خواهد هندی کو دایی کاوی ساق بی نزوجی و بچلایه که ونچو لبر دایی کا خما سردریا ویکر سخبریا ویکر حتی کو دایی کاوی وفات جکریه لپشتی وی کیجی او بتنی مایا و دنوا کولان زاخودا شب و روزن قدر باز کرد نه هم دبینن دم جمر دو و نیوی شبه جوری و پیدا هر کس دیچه مالاقا بتنی عبدالله لسروان جاده آن بمینه لهم بری و چنده جیا کو بیا جه سرن جامه و هر کسی دنجی هر کسی کو عبدالله دیتیه عبدالله دنیا یک سپاسدار خلک زاخویه دنیا یک سپاسدار دولمند بیشن خیرخوازن خلک زاخوی لهم بری و چنده و که پیویز بلکو چبونه هات بتکیرنش ایدی به وی آوای پاشیون زاخو در باز دبن
هەردەما مرۆڤ تەبلی ڕاستەوخۆیەکە هۆسا دەبە هەلبەتە ژیان تشتێن خەمناک ji têne pêşiya mirovî û tiştên xwe ji têne pêşiya mirovî êdî jiyan bi vî awayî dimeş. ئیشڵایان خۆشتر زێدەتر بنشیە نەخۆش و ڕاستیژی کەشەوەکی خۆش لە زاخۆکە دەلا لایەکی حاڵی عەبدوڵاژی گوتی پڕاستیژی خەلکێ زاخ و پێگوتینە مەردینیە قەدرگرتنێ و ئالیکاریکردنێ پڕاستیژی خەلکێ زاخۆژی تۆسانە زۆر سپاس بووتە و ئیشڵا خەلکێ زاخۆکە دەلال و گشتیژی کوردستان هەر کەیفخۆش و دڵخۆش بن زۆر سپاس هەفکاریمە ئیسلام یوسف لە زاخۆکە دەلال لە دەما پاشی وێدا گەلمەدەوەی هەر بژی ولی تماشاوان اینجا بردام بکەین سەر بابەتی خۆی تەندروستی ئەفشەوەت گەل دکتۆراری دکتۆر گیانداوای لەبورد نەکەین چکە لە مێژەوە ڕۆیشتبووی نەزاخ بەڵام مەدی ئەو هایە بەرنامەکەمە دکتۆر باباسی نەخۆشی سێم بکەین کە بە پێ ڕێزبەندی ئەمە پێدا ڕۆشتین ئینشاڵڵا دوای باسی سەرسەرکردنی هەم هەر سێ نەخۆشیەکان دەکەین بۆ ئەوەی بە زووترین کات ژیانمان پارێزراوە بێت نەخۆشی سێم نەخۆشی سەمامەکانی خوێن سەمامە بڵێن ئەو گۆشتە ئەو پارچە گۆشتەیە کە خوێن لە ژوورێک لە ژوورەکانی دڵ دەباتە ژوورەکەی تر واتە دادەخرێت دەکرێتەوە ئەوە سەماوە خۆی دڵ لە چوار ژوور پێگاتەوە لە بینی هەر ژوورێک سەمامەیەکەیە هەر کاتێک کە دڵ خاو دەبیتەوە خوێن لە ژوورێک دەستە ژوورەکەی تر کە گرش دەبێت دادەخرێت کە خاو دەبێت دەکرێتەوە هەروە ینی هەموو چوار سەمامەیە لە دڵ هەر چواریان لە نفسی وەقت دەکرێنەوە دویان دەکرێت و دویان نادەخرێت ئەو سەمامانەش وەکو هەر ئەندامێک لەش تووشی نەخۆشی دەبێت یەک لەو نەخۆشیانە تەسەکبوونەوەی سەمامەکانە بە هۆکاری زۆربەی زۆری هۆکارەکان تەسەکبوونەوەی سەمام بەهۆی نەخۆشی بڵێن تای ڕۆماتیزمە کە لە تەمانێکی زۆر دووساری نەخۆش دەبێت دوای ماوەی 10 ساڵ 15 ساڵ نەخۆشەکە لی بەدەر دەکەوێت کە نەخۆش توش بووە بەڵام ئاگای نییە بزەبت ئاگای لێ نییە لە تەمانێکی منداڵیەوە تووشی ڕۆماتیزمی پێی دەڵێن تای ڕۆماتیزم لەو زەتێنی زوو ئیلتیهاب دەکات ئاگای لێ نییە ئەو ئیلتیهابە دەڕوات لە بۆ سەمامەکان بڵێن چەند کارێکێکە یاخود چەند مادەیەکە لە خوێن کە بەرگری لەش دروستی دەکات ئەو بەرگریە دەڕوات لە سەمامەکان دەرات دووچاری ڕقی دەکا و با بڵێن وەکو چۆن تەکەلوس پێ دەڵێن ئەنی وەکو ئەوەی کە شتێک کە مادەی کالسیۆمی لەسەر بنیشێت و تەکەلوس دەکاتن دووچار تەسەکبوونەوەی دەکە ئەم سەمامە دوای 10 ساڵ لێسەری بەدەر دەکەوێت نازانی نەخۆشەکە بیدایەت هیچ نیشانەیەکی نییە دوای ماوەیەک حس دەکات کە لەگەڕ ڕۆیشتن تەنگە نەفەس دەبیت ئیکۆی دڵی بۆ دەکەی دەبین یەک لە سەمامەکانی تەسک بووتەوە یان خۆ دوو سەمامی تەسک بووتەوە نەفسی وەقت هەر چوار سەمام لەوانەیە دووچاری تەسکبوونەوە دەبیت هەندێک تەسک بوونەوە لەوانەیە بۆ ماوەی یان لەوانەیە زگماکە تووشی نەخۆش خاتە با بڵێن بەتایبەت منداڵەکان هەر لە منداڵیەوە کە لە دایک دەبێت یەک لە سەمامەکانی با بڵێن تەسک بیتەوە نەخۆشیێکی ترسناکە ئەگەر زوو چارەستایی نەکەی دەبێتە هۆی لاوازبوونی ماسوکەی دڵ یاخود زەعیفبوونی دڵ یعنی هەر نەخۆشیەک ئەگەر چارەسەر نەکرێت نەخۆشی گەورەتری بە دوای بە تایبەتیش بۆ دڵ دکتۆر بابینەوە ناو کوردستان زیاتر ئەو نەخۆشیانەی کە باسمان کرد کە لە هەمویان باوترن لە جیهان لە کوردستان ڕێژەی توشبوون لەم ساڵانەی دوایی بەرەو زیادبوونە یانیش کەمتر بووە خۆی نەخۆشی دڵ بە شێوەیەکی گشتی لە هەموو جیهان ڕووی لە زیادبوونە لەبەر ئەوەی ستایلی ژیانی خەڵک گۆڕایە با بڵێ خەڵک ئەو جۆرە ژیانی کار ئەساسیەکانی مەسەلەن گۆڕینی ژیان مەسەن وا دەکات کە تووشی نەخۆشیەکانی دڵبوون وەکو باس کرد بەرەو زیادبوونە لە جیهان خواردنە ئەو جۆرە خواردنەکە ئێستا پەیدا بە خواردنی خێرایە مەسەلەن هەر خواردنی خێرایەکان زیاتر توش خواردنی چەور بڵێن ڕێجێکی زۆر لە چێشخانە هەیە و لە هەموو جیهان نەک بەس لە کوردستان لە هەموو جیهان ئێستا کە تقریباً نزیکەی نەخۆشی دڵ لە هۆکاری مردن ساڵانە 8 میلیۆن کەس کۆچی دوایی دەکات بەهۆی نەخۆشی دڵ ساڵانە لە هەموو جیهان بەس نەخۆشی دڵ ساڵانە 8 میلیۆن کەس بەهۆی توشبوون بە نەخۆشی دڵ کۆچی دوایی دوایی دەکات
تەنها لە ئەمریکا هەر سی چرکەیەک نەخۆشێک تووشی نۆری دڵ دێت هەر سی چرکەیەک جەڵتەی دڵ بڵێ ئەویش هەر لەبەر خواردن و فاست فود و ئەوان بڵێن ستایلی وان هێشتا لە ئێمە خراپتریشە فاسفوری زۆر دەخۆن باشە شەکریان زۆرە لە هەندێک شتی لەمە خراپ بڵێ وایە و لێرە ڕێژەکە کەمترە وەکوان نییە بەس ئێرەش لە هەڵکشانە ڕێژەکەی خۆی نەخۆشی دڵ هۆکاری یەکەمی مردن لە جیهان هۆکاری یەکەمە لە پێش نەخۆشی دڵ بەڵام چیان جەڵتە یانیش بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی گشتی هەر نەخۆشیێکی دڵ هۆکار یەکەمی مرددا لە پێش شێرپەنجە و لە پێش ڕووداوەکانی هاتووسۆ کە هۆکار یەکەمی مردنە لە سەرتاسەری جیهان و لێرەش لە کوردستانیش دکتور با زیاتر لەسەر خواردن ڕابوەستیم بوونمونە زیاتر لە کوردستان خواردنمانی دیارە زۆر چەوری دەخۆین ڕۆژانە خۆ فاست فود نییە بەڵام چەوریمان زۆری زۆر چون بزانین کە ئەو خواردنەی دەخۆین 2000 تووشی جەڵدەمان دەکا مەسەلەن لە خواردنێک زیاتر دوور بکەوینەوە لە هەتا خواردنە کوردەواریەکانی خۆشمان ئەو چەوریانەی با بڵێن کە پێی دەڵێن تێرچەوری چەوری زۆر زۆری هەیە هەندێک چەوری هەیە باشە بیخۆی هەندێک چەوری هەیە خراپە بۆ نمونە چەوری ئاژەڵ ئەو چەوری کە بڵێن لە کەباب و لە سەر و پێ و لەو جۆرە خواردانە کە باڵێ مرۆڤ ڕۆژانە حەزی لەو جۆرە خواردانەیە بە تاکید ڕێژەی چەوری لە خوێن بەرز دەبێتەوە و دەبێتە هۆی تەسببوونەوەی خوێنبەرەکانی دڵ دوای ماوەیەک هەندێک چەوری هەیە باشی بیخۆی بۆ نمونە چەوری ماسی هەرچەندی بیخۆی ئەو چەوریە باشە و لەوانەیە چەوری ناخوێنێژ دەتاوێنێتەوە چەوری خراپەکانی دەتوێنێتەوە ئەو چەوریانەی کە باسمان کرد چەوری ئاژەڵ بە تایبەتی هۆکارن بۆ نەخۆشی دڵ بۆ تەسکونەی خوێنبەرەکان ئەگەر دکتۆر چەوریمان خوارد مەسەلەن کەبابمان خوارد چ پێویستە دوایی بیکەم بۆ ئەوەی خراپ ئەو شتە خراپەکانی ناو چەوری بە تایبەتیش مەسەلەن کەبابیان هەن خواردنێکی دیکە بیکە لە ناو کومەڵگەی خۆمان دەخورێت چ شتێک بکەین بۆ ئەوەی خراپەکە نەمینێ باشەکە بمینێ خواردنی ئەو خواردنێک کە باسمان کرد خواردن خراپەکان با بڵێن دەتوانی بیخۆی بەڵام بە ڕێژەیەکی دیاریکراوە ڕێژەکە چەند بی یان چەند ڕۆژێک پێویستیمان پێ مرۆڤ ڕۆژانە دەلەگەر نەخۆشیێتە لامان جەڵتە لەیدایە دکتۆرە هەموو بەیانیان ئەگەر تەشریب نەخۆم ناتانم هەموو بەیانیان تەشریب نەخۆم ناتانم یان هەموو نیوەڕۆ کەباب نەخۆم ناتانم فێر بیمە ئەوانە بە تاکید دووچاری نۆری دڵ دێن دوای ماوەیەک هەموو ئینسان دەتوانێت خواردنە بخوات بەڵام بە ڕێژەیەکی دیاریکراوە بۆ منە دەتوانانی مانگەی جارێک کەباب بخۆی یان مەسەلەن ئەو وەرزی هەفتە جارێک ناوی ڕێژەیە ینی حەسەب نەخۆشەیە مەسەلەن دێتن هەفتەی جارێک کەباب دەخۆمێت یادیە هیچ مشکلە نییە یاخود وەرزی سەر و پێیە کە وەرزی زستانە ئەگە جارێک دوو زایبی خۆی کێشە نییە بەڵام تۆ مەسەلەن هەفتەی هەموو ڕۆژ یان هەفتەی جارێک بیخۆی هە زۆرە بۆ سەر و پێچکە ڕێژەیەکی یەکجار زۆر لە چەوری تێدایە چەوریەکەش تێر چەوریە ئەو نەوع چەوریەکەوە دەبێتە هۆی جیرانی زۆرە خواردنانە ژێوەی نییە یەک پاروی بخۆی دکتۆر زۆر بەتاکید وایە بە تێری دەخۆی بەتاکید وایە هەر خۆی با بڵێن دروستکردنی ئەو زۆرە خواردانە مەسەلەن کەباب لەوانەیە سەتان چل چەوریت یا دەبێت لەوانەیە سەتان چل لەگەڵ گۆشتەکە چەوری تێدایە سەر و پێ لەوانەیە زیاتریش تێدا بێت زۆری چەوریەکە لە زۆرێکی زۆر ترسناکە کە ئێمە بەڕاستی داوا لە هاوڵاتیان دەکەین مرۆڤ هەچەند خۆی لێ بپارێزێت هەرگەشتان کەمە ئەوە باسی خواردنمان کرد زیاتر لە چەوریەکان دوورکەوینەوە دکتۆر شیرینایی کاریگەری لەسەر نەخۆشەکانی دڵ یانیژەوە دوورە هەر شیرینێک کە زۆر بوو لەرەش دەگۆڕێ بۆ چەوری شیرینیش دەبتە چەوری جگە لە سوکەری مەسان توش شەکرە دەوێت هەر شەکرە کە زۆر شەکر خواردن دەبێتە هۆی شەکرە و نفسی وەقت ئەگەر زۆر بوو دەگۆڕێ لە بۆ چەوری ناو خوێن کە ئەو چەوریش دەبێتە هۆی نۆری دڵ دکتۆر ئەوە چەوریمان نەخوارد ئەوە شیرینیشمان نەخوارد ئەدی چ بخۆین بە تایبەتیش لە مانگە ڕەمەزان ڕێژەی دیاریکراوە هەیە هەموو خواردنێک ڕێژەی خۆی هەیە ینی ئێستا کە
با بڵێن لە کوردستانیش زۆر پسپۆری خۆراکمان ئێستا کرد زۆر دکتۆرمان هەیە پسپۆرەکان لە خۆراکە دەتوان بۆ نەخۆش یان بۆ هەر تاکێک کە نەهێ لە تووشی نەخۆشی دڵ بێت دەتوانێت ئەو ڕێژەیە لای ئەم پسپۆرانە پسپۆری خۆراک تەمەن و بەپێی کێش و بەپێی نەخۆشی بەپێی تەمەن بەپێی کێشی دەتوانێت بۆ دیاری کاتن تا چەند ئەم مرۆڤ بۆی هەیە ئەم خواردن بخوا مەسەرە هەیە پسپۆری خۆراکمان هەیە دەتوانین ئەم ڕێژەیە بۆ دیاری کات دکتۆر ئەوانە خواردن ئەمە باسی و کاری دیکە بکەن کە دووچاری نەخۆشی دڵ دەبین بە گشتی چ هۆکارێکی دیکەن هە جگە لە خواردن کە باسی ستایلی ژیانمان کرد گوردرای بەرەو ئەو شێوەی کە ئێستا تێدا جگای کێشان سببەتی بەڵێن سەبەبی ڕئیسی نەخۆشی دڵە یعنی بە هیچ شێوەیەکەوە نابی یعنی مانگە جارێک و هەفتە جارێکەوە هەر دەبی تەرک با بڵێن توێژینەوە کرایە ئەگەر ڕۆژانە ئەوانەی کە با بڵێن جار بە جار جگارە چیشن ئەوانش ڕێژەکەیان لەگەڵ ئەوەی کە جگارە هیچ ناکێشێت ڕێژەی توشبوونیان بە نەخۆشی دڵ و یاخود نەخۆشی جڵتەی مێشک وانە زۆر زیاترە ئەم بە توێژینەوە شتەکراوە ئەگەر ئەوانەی کە تاک جگارە چیش نەکەم ڕۆژ یەک جگار یان دووزگار لەوانەیە مرۆڤی هەفتەی جار یەک جگەرەژش توێژینەوە کرایە کە ئەوانش ڕێژەی توشبوونیان بەو نەخۆشیانە زۆر لە مرۆڤێکی ئاسایی کە جگار ناشێشی زیاتر ئیدی تایبەتیش هەیڤە ڕەمەزانە پیرۆزم بەحەسکین دکتۆر ڕاستی دەرفەتەکە باشەش بووی جگارکێش ئەدی دەست بت تەرککردنەوە کوهێلانە جگارەکێشانە بکەن ئیشڵا بتە دەرفەتەکە باش بووی هەمیە وەکی دکتۆری بەحەسکری هەتا ئەگەر تاکتاژی بێتە کێشە مەسەلەن هەی بێژت چەند هەفتەیە جارێکە مەوسە بوو زەوق بێژت ئەوژی ئیدی توش یعنی ئەگەری وانە گەل لە گەلێک زێدەبینش کەسێن ئاسایی و تووشی نەخۆشیە دلی بنیشڵامی پۆڕستم دکتۆر جان دوای جگارە کێشان نەخۆش شەکرەمان باز کرد پاڵەپەستۆی خوێنیش یەک لە هۆکارەکانە کەم وەرزشکردن کەم وەرزشکردن با لەسەر ئەوەش ڕاوەست بڵێن مرۆڤ ئەگەر ڕۆژانە بۆ ماوەی 15 خولەک یاخود 20 خولەک نەگەر ریاضەیەکی وەها کە زۆر ماندوی بکات تەنها ڕۆژنشی ئاسایی کە کەمێک مادی بکات کەمێک ئارەقێکی پێ بکاتن ڕۆژانە هەفتەی 3 کافیە کە بەدوری بکاتەوە هەفتەی دووسێ هەفتەی 3 یان 4 و ڕۆژانە چارێک 20 دقیقە یعنی هەست پێ بکات کە مادی بووە مادی بووە ڕۆژنێکی تۆزە سەریع لەسەر خۆی کە حەزبە کە مادی بووە هەفتەی 4 کافیەکە دکتۆر مەسەلەن زۆر وەرزشکردن مەسەلەن خۆماندیکردن و لێدانی دڵ زیاد دەبی ئەوانش وامان لێ دەکە کە تووشی نەخۆشیێکی دڵنیانی ژەوە لێدانێکی ئاساییە خۆی ئەوانەی کە لە کاتی وەرزش تووشی نۆرە دڵ دێن ئەوانە خۆیان لە ئەساسەوە نەخۆش دڵیان هەیە بەڵام دەستنیشان نەکراوە زۆر نەخۆشی بۆ ماوەییمان هەیە دووساری مرۆڤ دەبیت کە دەبێتە هۆی مردنی ناکاو بەتایبەتی وەرزشوانەکان کەس جەمانیبی ڕۆژانە مەسەرەن فلان وەرزشوان لە کاتی یاری بەتایبەتیش تووپانەی مەسەلەن بزەبت هەبوو ئەمە غەڵەتی گەشتینە دکتۆر لەو بابەتە مەسەلەن گوتیان چونکە وەرزشی زۆری کردووە تووشی جەڵدەکی دڵ بووە یانیش نەخۆشیێکی دڵ پێشتر توش بووە خۆی هەیە یانی زگماک مشکلەیەکی دڵی هەیە دەستنیشان نەکرایە یەک لەوانە مەسەلەن ئەم پێی دەڵێن ئەستوربوونی ماسوولکانی دڵ ماسوولکانی دڵ زۆر ئەستور دەبی ئەوانە بە هیچ جۆرێک نابی ئەو جۆر ڕاضانە بکەن هەندێک نەخۆشترمان هەیە وەکو با بڵێن هەر لە زگماکەوە خوێنبەرەکانی دڵ لە شوێنشتر دەرێتی دەبات لە شوێنی ئاسایی خۆی دەچێت لە شوێنشتر دێتە مەسەڵ بەڵام لە کاتی وەرزشکردنی دی بە دیار دەکەی خۆی هەر وەرزشوانێک کە دەڕوات لە بۆ کە دەست بە وەرزش دەکات چەند پشکنێکی بۆ دەکرێت یەک لەوان هێرکاری دڵە ئیکۆی دڵە ئەوان هەمووی پێش هەر وەرزشکانێک کە پێش بە تایبەتی ئەوانەی کە با بڵێن کە پیشەگەرن یاخود محتەریفن ئەوانە چەند جۆرە پشکنینیان پێشوەختە دەبۆ دەکرێت بەڵام هەندێک پشکنین هەیە لە ئەو وەرزشوان ناکرێت وەکو قەستەرەی دڵ کە تا بزانی ئەم دەمارەی دڵ ئەو خوێنبەرەی دڵ لە شوێنی خۆی هاتی یان نە چۆ دەمار کە لە شوێنی خۆی نەهات لە شوێنتر هات بێت ئەویش دووچارە لە بۆ بردنی وەرزشوانەکە دکتۆر مادەم ئیدی وایە مەسەلەن پێشتر نەخۆشیەکە لەگەڵمان بۆ لەگەڵمان گەورە بووە چون بزانین یانیش لە شێوازی لێدانی دڵ چون بزانین کە ئەمە تووشی نەخۆشیەکی دڵ بووین و
ئیدی 2000 بە زووترین کات چارەسەر بکەین ئاگامان لێ نییە ئێستا کە بڵێن پشکنینەکانی نەخۆشی دڵ زۆر بەربڵاوە لە کوردستانیش بەردەستە یەک لەوان کە زۆر ئاسانە و لە هەموو شوێنێک هەیە و کەم مەسرەفیشە هێلکاری دڵە وەختە تەختیت قەلب پشکنێکی ئاسانە هەموو تاکێک هەموو بەڕێک دەتوانین ئەو پشکنین ئەنجام بدات سادەترین ڕێگە سادەترین ڕێگایە زۆر باش بەهۆی ئەوە دەتوانین زۆر نەخۆشی دەستنیشان بکەین بەهۆی تەنها ئەم تەختیتە دکتۆر بە باسی چارەسەرکردنی نەخۆشیەکان بکەین بە تایبەتی لە ڕێی نەشتەرگەریەوە ئەگەر نەشتەرگەری نەبی لە ڕێی سروشتیەوە دەتوانین چارەسەری وەربگرین بۆ نەخۆشیەکانی دڵ بەبێ نەشتەرگەری بەبێ دەرمان بە شێوەیەکی سروشتی هەندێک نەخۆش دڵ هەیە دەتوانیت بەبێ دەرمان تەنها بەو ئەوەی کە باسمان کرد ئەو ستایلی کە هەیەی بیگۆڕیتن واتە نەخۆشیەکەی سەرەتاییە وها قورس نییە دەتوانیت بە وەرزشکردن بە وازینان لە جگەرە کێژان یاخود ئەگەر فشاری خوێنی هەبی علاجی بکەین یاخود شەکری هەبی علاجی بکەین تەنها بەوانە دەتوانین پێش لە نەخۆشیەکەی بگرین ئەی چارەسەرکردنی چارەسەری نەخۆشی دڵ لاواز بوونی دڵ ئەویش با بڵێن یەکەم جار دەبێت ئەو ستایلێکە هەیەی بیگۆڕی وەرزشێکی ڕێگەپێرین شت گۆڕینی ستایلەکەی لە هەموو با بڵێن کتابێکی زانستی یەکەم تشت باسی گۆڕینی ستایلەکەی دەکات بەبێ ئەوە تۆ ناکرێ مەسەرەن حەب بخۆیت و نفسی وەقت بڕۆی ئەو خوانانە بخۆیتەوە ناتانی یعنی عیلاج نییەوە دەبێت تۆ وازدا لەو خوانانە بینی ئەو دەبێت هەتا ئەگەر عیلاجیش وەرگری هەر پێت دەڵێ بگۆڕی بزدەب ئیستفادەی نییە عیلاجەکە کە تو هەر بەردەوام بی لە هۆکاری نەخۆشیەکە حەبیش بخۆی دەرمانیش بخۆی هیچ ئیسفادەی نییە دوای دێنە سەر دەرمان بۆ نمونە دەرمانی بۆ نەخۆشی بابڵێن خوێنبەرەکانی دڵ ئەوانی کە جەڵتێ دڵە حەبی ئەسپرینە حەبی چاوری دەتانی بدەین حەبی سوکەری و بابڵێن شەکرە و حەبی فشاری خوێنش لەگەڵی دەتوانین بدەین ئەیواتە نەخۆشەکە کۆمەڵێک حەبی دەبێت کۆمەڵێک دەرمانی دەبێت لە یەک کاتدا نەخۆشی لەوانەیە 6-7 حەبی دەبێت نەخۆشی ده حەبی هەیە خۆبمان پارێزی شەڵ کاتێک دەگاتە نەشتەرگەری پێش نەشتەرگەری ئێستا کە پشکنینی بڵێن قەستەرەی دڵ هەیە کە با بڵێن لە کوردستان 10 ساڵێک دەبێت هەمانە 10 ساڵە قەستەرەی دڵ زۆر نەخۆش بەهەڵە لە قەستەرە تێگەیشت وەرزان قەستەرەی دڵ واتە نەشتەرگەری خۆی قەستەرەی دڵ نەشتەرگەری نییە نەشتەرگەری بە مانای نەشتەرگەری یعنی بڕین لێکردنەوە ئەوە نەشتەرگەریە زۆر ڕاست تەنها ڕەنکردنی خوێنبەرەکانی دڵە بەهۆی دەرمانێک کە پێی دەڵێن ڕەنکەر واتە ئەم دەرمانە قورسایەکی خۆی هەیە دەیدێنە نەخۆشەکە لە نفسی وەقت تیشک بۆ نەخۆشەکە دەکەین ئەشیعە تیشک بۆ نەخۆشەکە دەگرین دەمارەکانی دڵ پیشاندرا ئەوەیە پێناسەی ئی قەستەرە یعنی واتە هیچ شتێک لەگەڵ نەخۆشەکە ناکەین تەنها دەستنیشانکردنی نەخۆشی نەخێر بە هیچ شێوەیەک ئەگەر تەسک بوونەوەکەی تەسک بوونەوەکە هەموو تەسک بوونەوەکەش نا ئەگەر لە 170 تەسک بوونەوەکە زیاتر بوو ئەو کات ئێمە با بڵێن دەستکاری دەمارەکەی دەکەین بەهۆی بەواستەی با بڵێن شەبەکە و باڵۆن دکتۆرێدی دەنگی موسیقاتی دیارە کاتی ئەم بڕگەی یانیش بڕگەی تەندروستی بەرەکوتەیە ڕوویش حەزمان دەکرد زیاتر لەسەر بابەتە ڕاستین بەڵام ئیدی کات هەر ئەوەندە دەست دەدا دکتۆر ئاری نازم سپوری نەخۆشیەکانی هەنا و دڵ و قەستەرە ئەوڕوو لە بەرنامەی پاشی لەگەڵماندا بووی دکتۆر جان زۆر زۆر سپاس و زۆر سپاس ئینشاڵڵا دوور بن لە هەموو نەخۆشیێک بەێت تەماشاوی نەژادی بەرنامەی پاشی بێ بەردەوام کە پشتینەوە بڕێکا کورد خۆی حەز کرد ئەمێ ڤەگەرین ناجەمە و خوشبووی خزمەتکردنەوە ئەم بێری نەهێنجی گەلمەدا بن ناوە بەرنامەی پاشی